ئاراییەوە ڕاگیراوە. گرفتی میلاکاتیان هەیە و بەوانە بێشپڕیان کردوێتەوە. لە ساڵی خوێندنی ڕابردوو 230 وانە بێژیان هەبووە. ژمارەی دانیشتوانی قەزای شارەزور بە ناحیەی وارماوەوە ئەو گوندانەی کە لە سەریایەتی نزیکەی 83,000 کەس دەبن. بۆ گفتوگۆکردن لە سەرم تەوەرە یانداری بەڕێز مامۆستا نەبیل حەمە ساڵحمان کردووە کە بەڕێزیان لێپسراوی هۆبەی خۆیەتی و میلاکن لا بەڕێوەبەراتی پەروەردەی شارەزور. مامۆستا ڕۆژ باش و بەخێر بن. سەرەتا لەسەر بابەتی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن دەست پێ بکەم. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریاوە کە خوێندنی ناوپۆل بۆ پۆلی 1 و 2 دەست پێ بکات و پۆلی 12 ئامادەی. چەند خوێندنگای بنەڕەتیتان هەیە کە 1 و 2 تێدایەوە، چەند خوێندنگای ئامادەیتان هەیە، چەندیان دەستیان کردوێتەوە بە خوێندن؟ زۆر سپاس دووبارە بۆ میوانداریتان. کاک لەبین دیارە لەلایەن ئەنجومەنی وەزارەتی پەروەردەوە ئێمە ئاگادار کراین کە لە دەیدا خوێندنی ناوپۆل بۆ قۆناغی بنەڕەتی پۆلی 1 و 2 دەست پێ بکاوە. لە مانگی نوێی ڕابردوو 27 مانگ بە دیاریکراوی پۆلی 12 لە ناوپۆل دەست پێ بکاتەوە. دیارە ئێمە لە سنووری پەروەردەی شارەزور هەروەک جەنابی ئاماژە پێیا 13 خوێندنگای ئامادەییمان هەیە. لەو 69 باقیەکەی تری 4 باخچەی مناڵانمان هەیە لەگەڵ ئەوەی باقی کەمێنێتەوە قوتابخانەی بنەڕەتی. لە دەیدا کە ڕۆژی ئەم شەمەی ڕابردووە کە قرار بوو پۆلی 1 و 2 لە ناوپۆل خوێندن دەست پێ بکاتەوە، بەڵام بەهۆی ئەم وەزعی دواکەوتنی موچەوە کە جەنابەت ئاماژەت پێیان نزیکی 6 ڕۆژە موچە نەدراوە، قوتابخانە و خوێندنگەکانی پەروەردەی شارەزوریش بایکۆتیان کردووە. گەرنا ئێمە وەکو خۆمان وەکو پەروەردەی شارەزور دیاریمان کردبوو کە 23 لەو قوتابخانە و خوێندنگانە هەر داوامەکانیان لە پۆلی 1ەوە تاوەکو 12 دەست پێ بکاتەوە، چونکە دەرەوەی شارن ئەو قەرەباڵخیە دروست نەبوو. گفتوگۆی زیاتر لەسەر مەسەلەی گوندەکانەکەم، بەڵام مەبەستمە لە قوتابخانە و خوێندنگەکانی پۆلی 1 و 2 لەگەڵ 12 هیچیان دەستیان کردوێتەوە بە خوێندن؟ ئێستا بە دیاریکراوی 2 خوێندنگەمان هەیە لە دەرەوەی شار پۆلی 12کان داوامەکەن، لە 13 خوێندنگە دوانیان داوامەکەن، باقیەکەی تری بەداخەوە بایکۆتیان. بنەڕەتیەکان تا دوێنێش هیچیان داوامیان نەکردووە. داوام دەست پێ نەکراوەتەوە؟ نا بەڕسمی ئاگادارمان ئەلکترۆنی کۆددانیاوە بە مامۆستایان و خوێندکاران بۆ ئەوەی دەست پێ بکات؟ دیارە دوێنێ و پێرەی وەزارەتی پەروەردە لە ئاگاداری نامەیە کە ئاگاداری کردوین کە لەسەر ئەوانەی کە ساڵی پار کۆدیان پێدرا، وەک ئاگادارن کە کاتی کەرەنتینە ئیوانە هیچی کرد هەندێک کۆدرا بە مامۆستا و خوێندکاران، هەر لەسەر ئەو کۆدانە مەگەر مەسەر خوێندکارێک تازە داخڵ بوو بێیان لە پۆلی 2 چوو بێتە پۆلی 3 بنەڕەتی کۆدیوانەمان بەدەست نەگەشتووە. کەس دەچێتە ناو خوێندنی ئەلکترۆنیەکە؟ خۆی بەڕسمی ئەمە یاعاز نەدراوە کە خوێندنی ئەلکترۆنیەکە دەستی پێکردو بەڕسمی، ئەگەر نا تەجروبەمان نەکردووە نازانین، بەڵام خوێندنی ناوپۆل بایکۆت کراوە بەڕسمی. ئەی خوێندنگاکانی گوندەکانتان چەند خوێندنگا هەیە لە گوندەکانە؟ ئەوان ڕێنماییتان پێداون کە خوێندنی ناوپۆل دەست پێ بکەنەوە؟ ژمارەی خوێندکارەکانیان زۆرە کەمە؟ گرفتیان نییە؟ ئێمە 23 قوتابخانە و خوێندنگەمان دیاری کردووە لە گوندەکانی دەوروبەری شارەزور و ناو نەسر و قەرەگۆل. باشە لەو 23 قوتابخانە و خوێندنگەیە کە دیاریمان کردووە و پەروەردە داوام دەست پێ بکەنەوە لە پۆلی 1 تا 6 لەبەرەوەی ڕێژەی خوێندکاریان کەمە، ئەوانە ڕێنمایە تەندروستیەکانی تیا جێبەجێ ئەکرێ و ئاگادارمان کردوون کە ئەم 23 ئامادەکاری بکەن بۆ ساڵی نوێی خوێندن، بەڵام بەداخەوە ئەوانیش هەر بایکۆتیان کردو بۆی وازەکەەوە، گەرنا لەگەڵ دابشکردنی موچایان بە شێوازە لە شێوازەکان بایکۆت بشکێ ئەو 23 قوتابخانەیە داوامەکەن لە پۆلی 1 تا 12 لەبەرەوەی ڕێژەی خوێندکاریان کەمە و ژمارەی خوێندکارەکانیان چەندە ئەوان؟ بەڵێ هەمانە بۆ نمونە قوتابخانەمان هەیە 15 تەلەبەی هەیە، لە 15 بەرەو ژوورە هەتاوەکو 40 هەندێک قوتابخانەمان ئەگاتە 100 خوێندکار، ئەو 100 خوێندکارە ئەیکەن بە دوو دەوام یان 120 ئەکرێ بە دوو دەوام و گرفتی میلاکاتیان نابێت لەو حاڵەتەیە؟ لەو حاڵەتەیە کە گرفتی میلاکاتیان بۆ دروستەبێ بە تاکید کە تۆ قوتابخانەیەک 1 دەوام بێبیکەی بە دوو دەوام گرفتی میلاکات دروستەبێ، ئێمە لەو حاڵەتەیە وانە بێژیان بۆ دامینەکەی. بڕیار دراوە؟ بەڵێ وەکو بڕیارمان داوە لەگەڵ دەست پێکردنی داوامە ئەگەر داوام دەست پێ بکەن وانە بێژیان بۆ دابینەکەین بۆی کێشی میلاکیان نەمێن. باش مامۆستا نەبیل، ئەمە چەند ساڵێک ینی لە 2014ەوە بەردەوام ساڵی تێپەڕاندنی خوێندنان، ساڵی ڕابردوو وەرزی دووهەم تەنها 1 مانگ خوێندن کرا، ئەم ساڵیش ئەوە ساڵانی ڕابردوو ئێمە لە 15ی نۆوە هەنگاو بانگاو دەسەکراوە ساڵی خوێندن، ینی لەم کاتانەیە ئیتر دەوام مەبەزبووتی دەکرا.
ئەمە وەکو خۆت پسپۆڕێکی پەروەردە و کە چەند ساڵێکە لەو بوارە کارەکەیت ئەمە گرفتێکی گەورە لە سەر پێگەیاندنی خوێنکاران نییە ئاستی زانستی کاریگەری نییە لەسەر ئەم بابەتانە کە بەم شێوەیە پەروەردە و خوێندن ئاوای لێ هاتووە دەوام ناکرێت بەڵێ بەداخەوە خۆت جەنابەت ئاماژت پێە بەهۆی ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکە ساڵانی پێشوو بەهۆی شەڕی داعش و کەمی موچە و لێبڕینی موچە و ئەم ساڵانەی دواییش بەهۆی ساڵی پار ئەم ساڵی ڕابردووی خوێندن بەهۆی وەزعی کۆرۆناوە بەداخەوە خوێندن وەکو پێویست جێبەجێ ناکرێت لە ناوەندەکانی خوێندنە تەنها ساڵی ڕابردوو لە سەرەتای داوام لە مانگینەوە تاوەکو 25 دوو کە کەرەنتینە ڕاگەیەنرا سیستەمی بریتیش کانسڵ هەبوو لە قوتابخانە و خوێندنگاکانە دەورێکی باشی هەبوو یعنی من نەتوانم بە خۆشحاڵیەوە ئەوە بڵێم مامۆسایان لەبەرەوەی کە وەزعی موچەت هەندێک باش بوو بە تەواوی باش نەبوو بەڵام هەندێک باش بوو و سیستەمی بریتیش کانسڵ هەبوو هەموو قوتابخانە و خوێندنگاکان هەم نوێژنکردنەوەی بینە مامۆسا وەکو پێویست وەکو خۆی داوامیە کرد وەکو پێویست منهەجەکەیان بە خوێندکار و بە قوتابی ئەگەیان و ئاستی زانستی قوتابخانە و خوێندنگاکان بەرز بووە ئەم بەدەل لە ساڵانی ڕابردوو چونکە ساڵانی ڕابردوو خۆتەزانی بە تایبەت لەم سنوورەی خۆمان لە سنووری پارێزگای سلێمانی قوتابخانە و خوێندنگاکان تامانی 12 بای کۆتیانە کرد دواتر بە پەلەپروزە مەسەل خوێندنیان تێە پەڕان کە بەو شێوازە نەبوو کە ئێمە لە چاوەڕوانی ئێمە بێوەکو پەروەردە لەبەرەوە بەرەوەڵا بە تەئکید کاریگەری ئەبێ لەسەر دوا ڕۆژی خوێندکار کاریگەری ئەبێ لەسەر دوا ڕۆژی نەوەکانمان بۆ ئەو منهەجەی وەکو پێویست پێیان ناگە تەنها ساڵی ڕابردوو لەو 4-5 مانگی کە داوامەکو پێویست هەبوو خوێندن وەکو پێویست بوو ئەگینا وەکوتر نێمەە ئەو توانایی مامۆسایان وەکو پێویست ئەگەێنرێ بە قوتابی خوێندکار ئەگەر ئەلیکترۆنی بێ و بەڕاستی پۆلی 1 و 2 بنەڕەتی لە ناو پۆل داوامکەن ئەی پۆلی 3 و 4 و 5 ئەمانش بە هەمان شێواز کێشەمان بۆ دروستە بێت چونکە وەکو پێویست ئامێرەکانی ئەلیکترۆنیان لە بەردەسانیە وەکو پێویست باوکو دایکی خوێندکار ئەو پێداویستانیان بۆ دابی ناکەن تاوەکو بتوانن سود لە توانای مامۆساکان ببینن کە ئەلیکترۆنی دەرزەکە شەرحەک بۆ ئەم ساڵی خوێندن ئەگە بڕیار بە خوێندن دەست بکرێتەوە لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی شارە زۆر ئێوە گرفتی میلاکاتتان هەیە مامۆستای پێویستان لە بەردەستایە فەرمانبەر کارگوزار بە تەئکید ئاماژە بە خاڵێکی جوانیا کاک ڕێبین ئێمە کێشەیەکی زۆرمان لە میلاکی فەرمانبەر و کارگوزارە هەیە بەڕاستی ساڵانە ئەوە بە نزیکی 10 ساڵەچێ 11 ساڵەچێ ئێمە لە پەروەردەی قەزاکانە کارگوزار و فەرمانبەرمان بۆ تاعین نەبووە و ساڵانش بە بەردەوام بەنمونە ئەم ساڵ لە سنووری پەروەردەی ئێمە 21 بە ڕێزمانخانەنشین بۆ 18یان کارگوزارن کێشەیەکی زۆری کارگوزارمان لە قوتابخانە و خوێندنگاکانە هەیە و کێشەی میلاکی مامۆسایانیشمان هەیە بەڵام مامۆسایان بە شێوازێکی ناچاری بەوانە بێش بڕێکەینەوە کە بە خۆشحاڵی من نتوانم سپاسیان کەم کە ئێستا لەم کاتەیە هیلاکترین جیلی قوتابخانە و خوێندنگاکان وانە بێژن کە موچەکانیشان بەداخەوەکو پێویست بە دابی ناکرێەوە موچێکی کەم وەرەگرن بەوانە بێش پڕێکەینەوە شوێنی مامۆسا بەڵام کارگوزار و فەرمانبەر پڕ ناکرێتەوە قوتابخانەمان هەیە جارانیش بۆتاندا نانرێن بەداخەوە نەوەڵە تا 5 ساڵی ڕابردوو 5 پاسەوانێکیان بەگرێبەست بۆ کردین بەڵام 5 پاسەوان بۆ 16 قوتابخانە و خوێندنگە قوتابخانە و خوێندنگەمان هەیە لە ناو هەڵەبژەی تازەیە دوو دەوامە 900 قوتابی خوێندکاری هەیە یەک کارگوزاری هەیە ئەمانە هەر نیەتی باش ئەم کارگوزارە فریای پاکردنەوە ئەکەوێ فریای هەندێک ئامادەکاری ئەکەوێ لە ناو خوێندنگاکە بیکە هەندێک هاوکاری ئیدارەکە بکە لە هەندێک پێداویستیە فریم هەمووەکەوێ کێ ئەو ئیشان ناکات ڕاستە کاک دەبین بەداخەوە نەوەڵا فریا ناکەوێت وەکو فریاکەوتن وە بەدەر لە پاکردنەوە ئەی ئێستا هەموو قوتابخانە و خوێندنگاکان برێوێکی باشیان بە سەوزایی ناو قوتابخانە و خوێندنگاکانیان باخەوانیشیان نییە بەڵێ هەر قوتابخانە و خوێندنگەمان هەیە پاسەوانی شەویشی نییە قوتابخانەمان هەیە لە ناو زەڕیان ساڵی پارلەمانی یەکە ساڵی خوێندنی پارلەمانیەکە پاسەوانێکی کۆچی دوایی کرد لە مانگی حوتیشا پاسەوانەکەتی خانەنشین وێسە بێ پاسەوانە پشتی بە کامێرەی چاودێری بەستەوە ئەوە گرفتێکی زۆری بۆ دروستکردین لە سنووری قەزا و ناحیەکانە بەڕاستی ئەدا پاکردنەوەی قوتابخانە و خوێندنگاکان وەکو پێویست نییە زۆربەی جار مامۆساکان بەڕێوەبەر یادەدەرەکان لەسەر ئەرکی خۆیان پاکەکەنەوە چی لەسەر بابەتی دانانی ڕۆژشوێنەکانی دانانی وانەبێژ بۆتان ڕێنماییتان بۆ هاتووە لەسەرەوەی کە چۆن وانەبێژ دادرێت ئەگەر دەست بکرێتەوە بە ساڵینی خوێندن بەڵێ دانانی وانەبێژ بۆ ئەم ساڵی خوێندن دیارە ساڵی ڕابردوو و ڕابردووتر ئێمە ڕێنماییمان لە پەروەردەیەکی سلێمانیوە پێگەشت وەکو پێویست کارمان بە ڕێنمایەکەیە کرد ئەوانە بێژانە شوێنی میلاکمان بۆ گرێتەوە و بە خۆشحاڵیشەوە زوو ئەیا بەدەستەوە یان ئەگەر
مامۆسایەک لە مەکتب قوتابخانەیەکە پێویست بێ بەڕێوەبەرەکەی کتابەکە یا تەلەفۆنێکەکە ڕۆژی دوای ئەوە خێرا وانەبێژەکەی بۆ نێرین. ئەمساڵ بۆ دانانی وانەبێژ بۆ ئەمساڵ بە ڕسمی ڕێنمایەکمان پێ نەگەشتەوە مەسەل بڵێن لەسەر هەمان میکانیزمی ساڵی پار ئیشکەنیان ئەم میکانیزمە هەڵبژێرن، بەڵام بە خۆشحاڵیوە توانم ئەوە بڵێم ئەگەر داوام وەکو پێویست دەست پێ بکاتەوە قوتابخانە و خوێندنگاکان بکەونە سەر ڕێچی خۆیان دانانی وانەبێژ ئاسانە پەروەردەیەکشی ڕێنمایەکە نێرێ و ئێمە لەسەر ڕێنمایە زوو کاری پێەکەین و دایانین. ئێستا فۆرمی وانەبێژی دابەشەکەنیان نا ساڵی ڕابردووش دابش نەکرا ڕابردووتر دابشکرا لەبەرەوەی دەرچوویەکی زۆر بەداخەوە لە ماوەی پێش ساڵی ڕابردووە هەنوە دانەمەزراون ساڵی ڕابردووتر فۆرمان دابش کرد و لەسەر ئەساسی خاڵبندی وانەبێژماندانە بۆ قوتابخانە و خوێندنگاکان بە خۆشحاڵیوە ساڵی ڕابردوو بۆ باخچەکانی مناڵانیش دانرا دەرچوانی کۆلێژی پەروەردە بە پێی ڕێنمایی وەزارەتی پەروەردەوانە پشتی شێریان بەرەکەوێ و ئەگەرەوانش مەسەل کۆتاییان هات هەندێک پسپۆڕیمان هەیە بۆ نمونە پسپۆڕی بیرکاری پسپۆڕی زانستەکانەمانە کە من پشت بە دەرچوانی کۆلێژی زانستەکانی هێشتا هێندە ماوەی دو ساڵی ڕابردوو کە پشتیان پێ بەڵێ بەداخەوە دو ساڵی چەند ساڵی ڕابردوو دەرچوویەکی زۆر هەیە هەر ئەوانە دانرێن دەرچوانی ئەم ساڵ ئەمە تەنها بۆ وانەبێژی بۆ وانەبێژە بەڵێنی ئەگەر لە وەبزانم لە هەفتەیەکە بیسوانەیەکیش بڵێتەوە لە مانگێکە موچەکەی چەند ئەکات بۆ هەر وانەبێژێک ئەگەر بەڵامەکەی بە کالۆرێز بێ بۆ هەروانەیەک 4,000 وەرەگرێ بە پێ ڕێنمایی دارایی وە دیبلۆم 3,000 یعنی ئەگەر لە هەفتەیەکە ئەگەر 20 حسەشی هەبێ 100 حسەیەکە بۆ مانگەکە 400,000 ئەو پەڕیش عین لای زۆریەکەی 400,000 و ئەگەر شوێکی تێ نەکەوێت و بەڵێ بەداخەوە پشەکانیان بۆ هەژمار ناکرێت بە خۆشحاڵی ئەم ساڵی خوێندن لە کاتی کەرەنتینەکان ژمەنی وەزیران بڕارێکیە پشوەکان و کەرەنتینیان بۆ هەژمار بکرێت کە تا ئێستاش مانگی 4یان وەرنەگرتووە ئەوجا ئەگەر پشوو هەبێ بۆ وانەبێژ زەرەر یعنی وانەبێژەکانمان هەمیشە پێیان خۆشە کە پشوەکان کەم بێتەوە بۆ بابەتە کەمەش ئەی بابەتی گواستنەوە گواستنەوەی مامۆسایان کاگڕێبین هەتا ساڵی خوێندنی ڕابردوو و ڕابردووتر هەموو ساڵێک ئێمە گواستنەوەمان کردووە لەسەر ڕێنمایی وەزارەتی پەروەردەی گشتی سلێمانی باشە بەڵام ئەم ساڵ لەلایەن بەڕێزان لە پەروەردەی گشتی سلێمانی و وەزارەتەوە ئاگادار کراین کە بۆی ئەو وەزئی کۆرۆنا و کەرەنتینە و نەبوونی دامەزراندنەوە گواستنەوە ڕابگرن ئەتا ئەم کاتە ئیشمان پێ نەکرۆ بە گواستنەوە مەگەر مامۆسایەک لە ناو شارەوە بێت بۆ دەرەوەی شار گواستنەوەی بە بکرێگەر نابە پێچەوانەوە لا ئێمەوە بە ناوشار گواستنەوە ڕاگیرا و حاڵەتی تایبەتمان هەیە حاڵەتەکانی جیابوونەوە یان بە شێوازە لە شێوازەکان بۆ پارێزگایەکی تێر بۆ نمونە بۆ پارێزگای هەولێریان هەڵەبجەی شەهیدیان ئیداری گەرمیان بۆمانە گواستنەوە ئەکرێ بەڵام بۆ ناو سلێمانی و بۆ قەزاکانی دەوروبەر یعنی لە سنووری بەڕێوەبەرایەتیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گواستنەوە نییە بەڵێ بە ڕسمی ئاگاداریان کردین کە ڕاگیرا ئەی ئەگەر حاڵەتێک هەبێت تۆ پێویستیت بە مامۆستا هەبێت لە سنووری پەروەردەی شارە زوور هەر بەوانە بێژ بەپڕی هەر بەوانە بێش بڵکرێتەوە بەس ئەگەر مامۆسایەک لە ناو شار بۆی ئەوەی کە لە ناو شار لە ناو سلێمانیا میلاک زۆرترە لە قەزانەکان کەمترە پەروەردەکانی ئێمە پەروەردەی شارە زۆر پەروەردەی سەی سادەق پەروەردەی پێنجێن ئەمانە میلاکمان کەمترە لە چاوشار ئەگەر مامۆسایەک لێرە داوای گواستنەوە بکات بۆ شارە زوور ڕێگەی پێدەن و گواستنەوەکەی بۆ وەکرێت لەلایەن هەردوو ئەگەر بۆ منە کەسێک ماڵ گواستنەوە بابەتێکی لەو شێوەیە هەبێت لە شارە زوورەوە ئەبێ هاتوو چۆ بکات چونکە مامۆسامان هەیە ئێسێمە لە گرێبەستەکان لە 155 مامۆسا هەشتیان خەڵکی سلێمانی هاتوو چۆکەن و میلاکی پێشووتریشمانەیە بە نزیکی 120 مامۆسایەکمان ڕۆژانە لە سلێمانی و هاتوو چۆکە ئەمان شەبێر هاتوو چۆ بکات بە خۆشحاڵی و عەفو کاگڕێبینی سەماماژە بە شتێک بم ساڵانی ڕابردووی ئەمە کاراسانێکی زۆرمان بۆ گواستنەوەی مامۆسایان کردو بەڕاستی مامۆسامان هەبوو بە نمونە پەروەردەی گشتی دیاری کردبوو لە چل خاڵ مامۆسان نەقڵ بکرێ ئێمە کاراسانیمان بۆ مامۆسایان کردو بۆی ئەو وەزعەوە کە مامۆسایان توانێ هاتوو چۆکردنیان قورس بوو لەبەرەوە خاڵە مامۆسایەکی زۆرمان لە خوار چل خاڵیشەوە نەقڵ کرد بۆ سلێمانی گواستەوە بە سلێمانی و لە بەدیلەوە دەرفەتێکمان ڕەخسان بۆ خەڵکی شارە زۆر بۆی بتوانین بەوانە بێژدایان بنێ وانەبێژەکان ئەو مەرج ینی حکوومەت مەرجی بۆ دانەناون یا خۆتان چەند وانەبێژتان پێویست بوو ئەوە دادەنێت بەڵێ حکوومەت دەسەڵاتی یا پەروەردەیەکی دەسەڵاتی یا و پەروەردەی قەزاکان ساڵانی ڕابردوو بە نمونە مامۆسایەک مۆڵەتەکە یان مامۆسایەکە گوازیتەوە یان شاغیرێک دروستە بێ سەلاحیەتی خۆمانەوەکو پەروەردە وانەبێژێک دانین بۆ شوێنەکەی بۆی ژمارەکەشی دیاری نەکراوە نانەوەڵە لە ڕێگە لە بەردەمان نەکراوە بەڵێ پێویستی گرفتی بیناتان هەیە چەند ساڵێکە و بیناتان بۆ گرفتی ڕاگیراوە بەڵێ لە پەروەردەی شارە زۆر ئێمە لە سەرەتای ساڵی 2012 ئیتر بینا لە سنووری پەروەردەی شارە زوورە بە خۆشحاڵیوە سێ بینا دەستکرا بە دروستکردنی سێ بینای هەژدە پۆلی لە
ناومەرکەزی قەزای شارە زۆر بەڵام بۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و هاتنی بۆ نمونە ئاوارە و ئەم پەتای کۆرۆناوە ڕاگیراوە ساڵی پار کە هەندێک وەزع باش بوو لەسەر بڕیاری بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات بە خۆشحاڵیوە یەکێک لە بیناکانی ناو شارە زۆر کە لە ساهشتای تەواو ببوو دەستکرا بە ئیشکردن تایدا ووا قرار بوو ساڵی پار لە یەکی دە و یەکی یانزایە تەسلیم ئێمەیکەنەوەکو پەروەردە بەڕاستی بە دروستکردنی ئەو بینا و تەواوکردنی و پینا گرفتێکی باش بۆ ئێمە چارەسەرەکە ئەو دوو خوێندنگەی کە دەنا بە باسەکرد سێ داوامەیەکیان تۆماتیکیە بێتەوە بە یەک داوام و دوو داوام بودجەی پێویستیشی بۆ دابین کرا وەکو بۆ نمونە گەر بودجەکەی خۆی لە ماوەی پێشوا قسەم لەگەڵ مقاولەکەیان کرد سەرپەرشتیارەکەیان کرد ئەگەر بودجەکەی ملیارێک بوو 250 ملیۆنی بۆ دابین کرا 750 ملیۆنێکی مایەوە لەو 250 ئیشی باشی تیا کرد ئێستا لە ساڵەوەسی تەواو بووە هەفتەی پێشوو لە وەزارەتی پەروەردە ئاگاداریان کردین کە ئیشکردن لەو بینایە لە بەرچی ڕاگیراوە تەفاسیلی تەوامان پێداوان بەڵکم ئیشی دەستکرێتەوە بە ئیشکردنتیایە بە دروستکردنی لە ساڵەوەسی تەواو بووە ئەگەر بودجەی بۆ دابین کرێ بە قسەی سەرپەرشتیار و مهندیسەکەی وتیان ئەگەر بودجەی پێویستی بۆ دابین کەی لە ماوەی 20 ڕۆژ تا 30 ڕۆژەیەمەتوانین تەواویکەین بە ئایتر ئەگەر ئەو بینایەمان بۆ تەواو بێ تا حدێک کێشەی بینا لە ناو مرکزی هەڵەبجەیە لە ناوەرکەزی قەزای شارە زۆرە چارەسەرەکرێت بابەتی بیناتان هەیە پێویستی بە نۆژەنکردنەوە بێت چونکە لە ماوەی ڕابردووە گرفتێک دروست بوو ئەوە دیوارێک ڕووخا بە سەرێکێک لە خوێنکارەکان و بەداخەوە بۆی کۆچی دوایی بابەتی لەو شوێتان هەیە بیناتانە بە پێویستی بە نۆژەنکردنەوە بێ و بودجەتان لە بەردەسانە بێ بەڕاستی کاگرەبین باش بۆ ئەو پرسیارەوە کرد یەک دو ڕۆژی ڕابردوو یادی کۆچی دوایی و خوێنکارە بە ڕێزە بوو کە من لێرەوە ڕێزی سەر و سەری ڕێز و نەوازش بۆ کەس و کاری بۆ خانەوادەی دانەوێنم ئەوە شەهیدی خوێندنگە بوو لە سنووری پەروەردەی شارە زۆر بەڵێ بە تەکید کاگڕێبین ئێمە لە سنووری پەروەردەی شارە زۆر قوتابخانەکانی ناو وارماوەوە ناو قەزای شارە زۆر هەڵەبجەی تازە و نەسر و قەرەگۆل هەموویان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بەڕاستی ئەو قوتابخانە و خوێندنگانە ئێمە وەکو لە ئامارەکەی ئاماژۆ پێ 42 قوتابخانە و خوێندنگەمان هەیە لەم 42 قوتابخانە و خوێندنگە بینای خوێندن بەڵێ بینای خوێندن 25 یان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە ئەو قوتابخانە و خوێندنگانی کە لە پێش ساڵی 2045 دروستکراون هەموویان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە ئەمە لە ناچاریا پەنەمان بردوێتە بەر ئەوەی کە هەندێک بینامان یەک قات بوو بە کابینە کردومانە بە دوو نهۆم دوو قات بۆ ئەوی ڕێژی خوێنکار زۆرتر وەربگرێت یعنی ئێستا شوێنتان هەیە مەترسی لەسەر خوێنکار هەبێ بەڵێ بە تەکید بەردەوام لیژنەی بیناسازی سەرپەرشتی ئەو قوتابخانە و خوێندنگانەیەکەن بەڵام هەمانە بەڵێ هەر ئەو خوێندنگەی کە ئەو خوێنکاری تیا شەید بوو بەداخەوەی بەشێک لە بەشەکانی پەروەردەی شارە زۆری تایە ماوەی پێشوو بە ڕستمی بیناسازی ئاگاداری کردین کە چۆڵیکەن هەر لە سیاجەکەی نووسیمانە ئەم دیوارە مەترسی ڕۆخانی لەسرە قوتابخانە و خوێندنگەمان هەیە بەڕانی پەیوەندیتان لە وەزارەتی پەروەردە ئاگادار کردووە سەر و خۆمان ئاگادار کردوێتەوە پەروەردەی کشی سلێمانی و وەزارەتی پەروەردەوە تا ئێستا ناتون بەدەمتانەوە تا ئێستا ئەوان ئاگاداریان کردوین کە بە ڕستمی لەو بینایە دەوام نەکرێ چی بکەن ینی چیەکەن بە خوێنکارەکان ئەو خوێندنگەی خوێنکاری تیانە بەشێک لە بەشەکانی پەروەردەی تایە ئێستا ئەو خوێندنگەی کە ئەو خوێنکاری تیا شەید بوو لەو کاتەوە خوێنکار تیا داوام ناکە ینی خوێندنگەکە هەر دابینمان کردو بۆ بەشێک لە بەشەکانی پەروەردە چالاکی وەرشی لەوێ داوامەکەن وەگەرنا خوێندنگەکانی درمان کە قوتابی خوێنکار داوامی تیاکەن بەردەوام لیژنەی بیناسازی سەرپەرشتیەکە چالاکی پەروەردەی وەرشی بەڵێ یاریگای تایە بۆ نمونە خوێندنگەکان کاتێک خولەکرێتەوە بچن بۆ ئەوێ نا وەکو ئەوە بەکارینیان تەنیا وەکو ئیداری چالاکی بەکاریان بەڵێ چی خوێندنگایکی دیکەتان پێویستی بە نۆژەنکردنەوە هەبێ ئێمە قوتابخانە و خوێندنگەکانی ناو ناحی وارماوە زەڕیان قوتابخانەی هەواران کانیمیل کاروان خوێندنگان ئەوانە زۆرن لە سنووری ناو ناحی وارماوە هەبێ بۆ سەر خوێنکارەگە مەترسی وەکو مەترسی وەکۆی شەهیدانان نا بەڵام ئەگەر یەک دو ساڵی داهات و نۆژەن نەکرێتەوە و بەردەوام ئاوابێ بە تەکید مەترسی دروستەکات ڕانی نازامان هەموو جارێ دەڵێن موچەیە دابینی ناکە حکوومەت یاریمی کوردستان دەڵێ وڵات تەنها حکوومەت دارێتی ئەوە نییە تەنها کە تۆ موچە دابین بکەوێ هەندێک پێداویستی هەبێ ئەو تاوە خوێندنگاکان ئەڵێ خوێندن دەست پێ بکەنەوە حاڵی خوێندنگاکانی واداری جۆتان لێ ڕابگیرێ گرفتی بودجەتان نییە ئێمە گرفتی بودجەمان کاگڕێبین بەڕاستی ساڵانی ڕابردوو لە دابینکردنی بووجا بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان تا ڕادەیەک دەستیان بردە هەندێک نۆژەنکردنەوە هەندێک نۆژەنکردنەوەیان کرد کە ژێگەی دەستخۆشیە بەڵام بۆ بووجە بۆ
دابینکردنی نەسرێ بۆ پەروەردە بۆ ڕایکردنی کاروبارە ئیداریەکان بۆ خوێندنگاکان زیاتر پشت بە پارەی فرۆشگا بەسن بەڕاستی ساڵانە پارەی فرۆشگا کە فرۆشگاکان ئەیان بە کرێ بە خاوەنکارەکان پارەکەیەتەوە پەروەردە و پەروەردەیەکشی دووبارە دابەشێکاتەوە بەسەر قوتابخانە و خوێندنگاکانە کە ئەتوانن بەڕاستی پارەی فرۆشگا چونکە زووژێت بەدەستەوە مەسەل ڕۆتیناتی کەمترە سود لەو پارەی فرۆشگای حالوتنی حالیان ئەو لەو بودجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زان 520 ملیۆن دینار بوو یا 540 ملیۆن دینار بۆ بڕیاریانە بۆ ناوەندەکانی خوێندەدابی بکرێ بودجە گەشتوتە دەستی ئێوە ئەو 540 ملیۆنەی کە دابین کراوە بۆ پێداویستی پزیشکی و خۆپارێزی و تەندروستیە ئێمە دابشمان کردو هاتووە وەکو پێداویستیەکان هاتووە بەرمونە ئەمادەی تعقیم و ئەلکحول و ئەم مادەی خۆپارێزی بابەتانەوەتان بواتەوە بە شێکارانەمووی کات وەکو پێویست نییە بەڕاستی بەڵام ئەگەر داوام بکرێتەوە بەڵێنیان داوە لەگەڵ کردنەوەی داوامە بەردەوام ئەو کەلوپەل پێداویستیانە بنێرە ئێستا بۆ نمونە ئەگەر خوێندنگایکانی پۆلی 12 و 1 و 2 بنەڕەتی بکرێتەوە داتانتان لایە چەند خوێنکارتان هەیە لەو مەرحەلانە هێندە دەمامک هێنراوە بۆیان کە بەشی ڕۆژانەی داوامیان ناڵێم لەبەرەوەی کە داوامیان نەکردووە داتایەکی پێویست وەکو پێویست بە ئێمە نەگەشتووە بەڵام لەگەڵ ئەوەی کە وەزارەت بڕیاریە 27 پۆلی 12ەکان بکرێتەوە هەر هەمان ڕۆژێمە ئەو مادانەی کە هەبوو لە کۆگاکان و لێرە لە پەروەردەی گشتی وەرمانگرت دابەشمان کرد بەسەر قوتابخانە خوێندنگاکانە بەڵام هەندێک لە بەڕێوەبەرەکانیان و ئەگەر دەوام بکرێ ئەم مادانە ئەم مادەی تعقیم و ماسک و دەستکێش و ئەوانە هەر بەشی 5 ڕۆژێکەکە هەر بەشی 10 ڕۆژێکەکە ئیتر بەردەوام ئەگەر داوام خوێندنگایکاتانە بەردەوام بەڵێ و بابەتی خۆپارێزی ئەم بابەتانیان پێشکەش بەڵێ ئەو دوو خوێندنگای لە بەرەوەی دەرەوەی شارن و یەکێ لە خوێندنگاکان چ خوێندکاریەکی کیشانەزانم 35 هەیەتی ئەوە لە بەرەوەی خوێندکاریشیان کەمە ئەو مادانیان بەسەر دابەشەکرێ و سوودی لێبێنە تاسە گرفتیان نەبووە تاسە گرفتیان نەبووە بەڵێ زۆر سپاس بەڕێز مامۆستا نەبیل حەمە ساڵح لە پرسیاری خۆیەتی و میلاک لە بەڕێوەبەراتی پەروەردەی شارە زۆر سپاس دەکەین بۆم تەوەرە بەرنامە لەگەڵ ئێستا وەرزی پێگەشتری هەنارە هەرچەند دەبێت هەنار زۆر کەسەڵێن بارانێک لێ بدات اینجا تاو تامی خۆشە بێ و بەڵام لەگەڵەوە شاوکارمان ئەحمەد ئیسماعیل راپۆرتێکی بۆ ئامادە کردووین کە هەنار ئێستا لەم کاتەشا دەتوانێت بخورێت لەسەر هەناری هەڵەبجە نییە ناری هەندێک ناوچەی دیکەی تایبەتە با بینەری ئەو راپۆرتەبی ئەڵێ هەچی شت هەیە لە دنیاە کە ئەی خۆی دڵ دەرگای لێدا ئەخا بەڵام وەکو هەنار ئەمەگە شێوەیەکی مهم و شێوازی چاکی تایە دڵ دەرگای بۆ ئەکاتەوە خەریکی کاری باغداریە و هەنارەکانی پێگەیشتون کاتی ڕنین و ناردنێتی بۆ بازار ئەمساڵ پێش بارانبارین خاوەن باخەکانی هەنار بەرهەمەکانیان دەخەنە بازار هەنار باشترین شتە هەنار شتێکە خۆڕاگرە قایمە بۆ بێئاوی ئەبێ بۆ پڕئاوی ئەبێ هەنار تەنها ناڕەحەتی هەنار تۆزێکە کەوا لە بنکی ئەم هەنارەیە ئەم قەڵەمە کە لێ ئەیت تۆزێ ساڵانە دەوری چوارکەڕەتێک ئەم قونارەی ئەوێت تا ئەم هەنارە ئەەکەی بەدار ئەمە چڵێک بووە چیلکەیەکی ئەم نەبووە ئەم چیلکەیە یەکەم دەقە لە ناو لایلۆنا پاییزەکەی ناشتومە و هێناومە ئالێرەیە بەهارەکەی خستومەتە ئەم چاڵەوە ئەم چیلکەیە من تا ئێستا ئەمە 7 ساڵە بەرهە 7 ساڵ پێش ئێستا ئەم باخەوانی هەنارە بە دەست و پەنجەی خۆی ئەم باخە نمونەیی بەرهەم هێناوە هەناری لای ئێمە سێنەوەی هەیە ترشە شیرینە مێخۆشە ئەم سێنەوە لە لای ئێمە هەیە هەنار لە لای من ئەگەر بێت و ئەو هەنارە پێستی تەنک بێت ئەم پێستەی تەنک بێت لای من ئەم هەنارە باشترین هەنارە و خۆشترین هەناریش ترش و شیرین و مێخۆش ئەم سێ جۆری بۆ ئەم ساڵ بەرهەم هێناوە ئەم باخە هەنارە دەکەوێتە گوندی هەرمنی ناحیزەلان لە ناوچەی شارباژێر ئەگەر بێت و ئەم هەنارە نەفرۆشرێ ئێمەیەنین پلاسکۆیەنین لە شوێنێکا کە تۆزێ شەی هەبێ هەڵی ئەگرین ئیتر تۆ حەزەکەی بەم شێوەیە 2 مانگ بۆ 3 مانگ ئەم هەنارە هەڵگرە ناڵم سەرما پێ بگات شەو بێتە سایقەوە ئەوە لێ ئێستا کەسانێکی زۆر هەن لە گوندەکانی خۆیان خەریکی کاری باغداری و
بەرهەمێنانی بەرهەمە ناوخۆیەکانن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، گوندی هەرمن، ناوچەی شارباژێر. هەنار شتێکی بەسوود و چاک و بەلەزەتە، خواردنی خۆشە. تەوەری دوین بەرنامەکەمان باس لە بەرهەمی هەنگەوانەکانەکەین بۆ ئەم ساڵ دەڵێن ساڵی بەرەکەت بۆ بەرهەمی هەنگەوانەکان. هەنگوینێکی باشەیە لەگەڵ هەنگوینیشا کۆمەڵێک بەرهەمی دیکەشێ. ئێستا هەنگەوانەکانی باشووری کوردستان هەنگاویان ناوە بۆی بەرهەمانەی دیکەشیان هەیە، تەنها پشت بە هەنگوین نەبەستن. هەنگوینی باشووری کوردستان ناوبانگێکی گەورەی هەیە، بە تایبەتی لە نێو وڵاتانی عەرەبی چەندین جار لە کۆنگرەی وڵاتانی عەرەبی بەشداریان کردو و هەنگوینەکەمان یەکەم بووە. بەڵام لەگەڵەوەشا کە سێری مارکێتەکان و شوێنەکانی دیکەی بازار دەکەیت، هەنگوینێکی زۆر لە دەروی وڵات هاتووە و لێرە ساغ دەکرێتەوە. بەرهەمی هەنگاوانەکانی خۆمان هێندە نییە کە بەشی ناوخۆ بکات. ئەگەر هێندەیە بۆچی ڕێگری ناکرێت لەوەی کە هەنگوینی دەروی وڵات بێت کە کوالیتیەکی زۆر نزمیان هەیە. و لە هەمان کاتیشدا ئەو فستیڤالانەی کە ساڵانە ساز دەکرێت ئەم ساڵ بەهۆی کۆڤید-19 بڕیادراوە کە فستیڤالێکی لەو شێوەیە ئەنجام بدرێتەوە بۆ پەیداکردنی بازار بۆ بەرهەمی هەنگاوانانی باشووری کوردستان. ساڵی 2019 ئەگەر وەکو نمونەوەری گرین زیاتر لە 450 تەن بەرهەمی هەنگوین هەبووە. بەپێی ستاندەرەکان هەر کەسێک لە ساڵێکە پێویستی بە 3 تاوەکو 5 کیلۆ هەنگوین هەیە. ئەوەندە هەنگوینمان هەیە لە باشووری کوردستان بۆ ئەو ژمارەی دانیشتوانەی خۆمان. زیاتر لە 3200 کەس لە سلێمانی هەنگیان هەیە. بەڵام ئەمانە ناتوانێت پێیان بوتێ هەنگاوانی فێلی. نزیکەی 500 کەسیان هەیە کە هەنگاوانن، پیشەکەیان پیشەی سەرەکیان هەنگاوانیە و بژێویژیانیان لەسەر هەنگاوانیە. بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەیە میوانداری بەڕێز کاک دڵشاد محەممەدمان کردووە کە لە پرسراوی هۆبەی هەنگا لا بەڕێوەبەرەتی پشتوکاڵی سلێمانی. کاک دڵشاد داتایام لە تۆ وەرگرت 450 تەن. ئەمە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی باشە. ئەمساڵ بەرهەمی هەنگوینمان چۆن بووە؟ تەوەقوعەکەن بەرهەمی هەنگوینەکە چەند بێت؟ باسی هەنگوینەکەم باسی بەرهەمەکانی دیکە ناکەم، دوای تەوەرە بەتەوە دەچمە سەر هەر بورگەکانی دیکە. بە خۆشحاڵیەوە پێشەکی سپاس بۆ جەنابتان بۆ ئەنجامداری ئەم بەرنامەیە. دەستخۆشتان لەیەکە هیواداری ئەم بەرنامانە بەردەوام بێ لە نەگەر لە بواری هەنگە لە هەموو بوارە جیاجەکانی کشت و کاڵە. هەنگداری لە توانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە سنووری سلێمانیا زۆر بە شێوەیەکی بەرچاو بەرەو پێشەوە چووە. ئێمە هەموو جارێکەوە باز دەکەین لە کۆڕکۆبوون و سێنەرەکاندا ئەتوانین بڵێن سلێمانی یەکەم پارێزگایە لە عێراقا کە لە بواری هەنگا پێشکەوتووە. بەرهەمی هەنگیش لە ناوچەکانەوە بە تایبەتی کە باسی وڵاتانی عەرەبیش لەو کۆنگرەی عەرەبیش بەشداری کراوە. بەڵێ بەشداری کراوە. ئەوە زیاتر لە فستیڤالەکانە کە بەشداریەکەین هەنگوینەکانی هەنگاوانان و کە بەشداریەکە هەموو کوردستان هەنگوینەکەی خۆی پێشکەشەکە. بەنسبەت بەرهەمی هەنگوینەوە لە ناوچەی سلێمانی لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێ. بۆ نمونە لە سنووری پێنجوێن هەنگاوانمانەیە لە شارباژێر لە ناوچەی قەڵات زیانی پشتدەر ڕانیە. ئەمانە هەمووی ساڵ بەپێی کەشوهەواکە بەپێی ڕێژەی بارانباری بەپێی ئەو لە وەرگایی کە لە ناوچەکە هەیە ئەگۆڕێ. بە خۆشحاڵیەوە ئەم ساڵەتوانین بڵێم بەرهەمێکی باش هەبووە. ڕاستە زۆربەی هەنگاوانەکان لە هەندێ ناوچە کە باسیەکەن لەسەر بەرهەمەکانیان ئەڵێم بە چاو پارە و کەمترمانەوە، بەڵام ئێمە بکە بە شێوەیەکی گشتی باسیەکەین ئەتوانین بڵێن ئەم ساڵ لە سنووری سلێمانی بەرهەمی هەنگوینمان لە زیاترە بێت. بەڵێ 450 ئەو 450 ئێمە باسیەکەین زیاتر لە 450 ئێمە بە فعلی ئەم 450 چۆن وەرگیراوکە ئێمە ئاڵێن بڕی ئەو نەمانەیە. ئێمە فۆرمێکی تایبەتیمانەیە کە ساڵی ڕابردوو لە ڕێگەی لقە کشت و کاڵی و بەڕێوەبەرایەتیەکان کە لە ناوچە جیاوازەکانە هەن سەر بە بەڕاوەتی گشتی کشت و کاڵن ئەو فۆرمە
دابش کراوە بەسەر هەنگاوانەکانە هەمی پەیوەندی هەیە بە شوێنی خۆیەوە بۆ نمونە لە ناوچەی پێنجوێن بەڕێبەرایەتی کشت و کاڵی ئەوانەی کە ئیشی هەنگەکەن و هەنگدارن پەیوەندیان بەو شوێنەوەی ئەو فۆرمە تایبەتیە پڕەکەنەوە هەر لەسەر چۆنێتی ئەو نەخۆشیانەی کە لە ناوچەکانە هەیە لەسەر ژمارە کوورە هەنگەکانیان لە ڕووی بەرهەمی ئەو هەنگوینەوە کە ساڵانیان بێ ئەو فۆرمە پڕەکەنەوە ئێمە ئەو داتای کە وەرێگرین لەسەر ئەو فۆرمە وەرگیراوە ینی بەداخۆ ینی زۆر کەسی ژەیە کە ئێستا پیشەی هەنگداریە پەیوەندی نەکردو بەو جیهە ڕسمیەوە کە بڵێن بەڕێوەبەرایەتی کشت و کاڵێکێتی یان لقێکی کشت و کاڵێ لە ناوچەکە سەردانی نەکردووە ئێمە زۆر جا هەوڵی ئەوشمان ناوە لە ڕێگەی ڕاگەاندنەکانیان لە ڕێگەی ئەو کۆڕ و کۆبوونەوە و وانەوتنانەوە کەیکن لە ناوچە جیاوازەکانە هانی خەڵکمان ناوە ئەوەی کە هەنگ بە خێوەکان لە هەموو بارەکانی ترا پەیوەندی بکەن بە ئەو شوێنە کشت و کاڵی ئەو بەڕێبەراتی کشت و کاڵیەوە بۆی ناوی خۆیان بنووسن بتوانین بە خۆشحاڵم نەتوانم بڵێم ئەم ساڵ کە زیاتر لەو بڕا هەنگوی نەبێت لە سنووری سلێمانی پێداویستی ناو خۆمان چۆنەوە دواتر قسە لەسەرەوەکەم پڕکراوەتەوە یاننا باسی نرخەکانیش بکەین جۆر و نرخەکان ئەمساڵ چۆنن بەڵێ خۆی جۆر و نرخەکان ئێمە کە باسی هەنگوینەکەین هەنگوی نەکرێ بە سێ بەشەوە هەنگوی نەتوانین بڵێ هەنگوینی ناوچەی شاخاوی هەنگوینی دەشت هەنگوینی شەکر هەنگوینی ناوچەی شاخاوی ئەوەیە کە ناوچەیەکی شاخاوی سەختە چەنەها جۆر گوڵی تایە کەسەکە کە هەنگەوان هەنگەکەی لەو جێگای داناوە بۆ نمونە هەمانە ناوچەی دەستە ینی دەرەجی حرارە پلەی گەرمای تایە بەرزە بێتەوە وەکو ناوچە شاخاویەکان نیە فێنک بێت هەشمانە هەر بەخێوکردنی لەسەر شەکرە ساو بە تایبەتی لە سنووری پشدەر قەڵازێ ئەو حچەند هەنگاوانێکمانەیە کە بەرهەمەکان لەسەر شەکرە ئەو ژەوە ناکە نیسبەتێکی زۆر ئەوەنە شەکری بەنێ شەکری سوکۆرۆس کە باسیەکەم بڵێن ڕۆژانە بێ بۆ نمونە لە حەد لە شوێنەکە هەنگی دانا و هەفتەی جارێک شەکراوایە بە هەنگەکان بەس ئێمە هەر بە هەنگوینی شەکر حسابەکەن نرخەکانیش لە ناوچێک و بۆ ناوچەیەکی تر جیاوازە و لەسەر تەڵەبی کەسەکە ئێمە دایمە هەوڵمان ناوە وەکو ئەوەی کە لەگەڵ هەنگاوانانە تەعاملێکی باشمانەیە و ڕۆژانە زیاتر پەیوەندیەکەین لە کاتی ئیشا سەردانیانەکەن یان ئەوان سەردانی ئێماکەن کە کێشەیەکیانە بێ هەوڵمان ناوە کە بتوانین باشترین هەنگوین لە 6,000 ناتێپەڕ نەکە لە 6,000 بەخوارە بۆ نمونەگەر هەنگوی ناوچی شاخاوی بۆ دیاری کردوون خۆی ئێمە ئەزانین نرخەکە چۆنە ناتوانین تەسبیدیکەی لەگەڵ ڕێزمانی زۆر کەس هەیە کە شتێکی باشە بێ ئەوەشەکەوێتە سەر چێکێتە سەر هوشیاری خەڵکەکە بۆ نمونە سامە زۆر جار منەر خۆم خەڵک پەیوەندی پێوەکردن وڵی کیلو هەنگوینم کڕیەوە بە $100 بە $120 ئەمە چیە وڵا ئیشاخە خۆی کە تۆ هەنگ لە شوێنێکا دادرێ شیلە هەر شیلەیە ئەگەر ئێمە لە کاتی مەوسمێکمانەی پێڵێ مەوسمی فەیزی عەسەل ینی مەوسمی کۆکردنەوەی هەنگوین ئەگەر لەو کاتە هەنگاوانەکە دەستکاری نەکاشەکەی ناتێ تەواو بۆ مەوسمە بەڵێ ئێستا ئیش کاتی هەنگوین نەماوە بڵێن هەنگ لە بیدایەتی مانگی هەشتا بڕاوە لە سنووری سلێمانیە ئەویش لە شوێنێک ئەگەر شوێنەکە گەرمیان بێ لە بیدایەتی مانگی حوتەوە هەنگوین دەرکراوە نرخەکانیش لە ناوچێکە بۆ ناوچێکە بەس دەتوانین بە خۆشحاڵی و ساڵ بە ساڵ خەڵکەکە یەکەم خۆی وشیارترە بێ دووهەمیش هەنگاوانەکەش بۆی کە بتوانێت گە بەرهەمێکی زۆری هەبێ سایمە ئەم ساڵ هەنگاوانمانێ زیاتر لە تەنونیوەک بەرهەمێتی کە تۆ بڕەکەی زیاد بوو هەنگوینەکە و کاتە ناتوانێت کەسەکە بە سعرێکی زۆر بیفرۆشە بۆ نمونە داوای کیلۆی 8,000 ناری لێ بکە یان بەرەوسەر ئەو کاتە ئەگە کیلۆی با بە 40,000 ناریش هەنگوینێکی زۆر باش بێ ئەو گرنگەوێ بازار بە خۆی دروستکە بتوانێت ئەو کەسانی کە هەنگوی لێکڕن بە سعرێکی گونجاو بیاتی هەنگوینێکی باشی هەبێ ئەو هەنگوینەی کە لە بازارە هەیە نرخەکەی هەرزانترە لە هەنگوینی خۆمان مەڵێ ئەمە پەیوەندی بە چیوە ینی پەیوەندی بە کوالیتیەوە هەیە پەیوەندی بەوە هەیە لەوێ هاندانیان بۆ کرێ هاوکاریان نەکرێت بابەتێکی دیکەش هەیە زۆر کەس بەوە هەڵەخەڵەتێت ینی لەبەرەوەی کە شارەزایکی تەواوی لە بابەتی هەنگوینانیە نرخەکەی زۆر بوو ئەڵێ هەنگوینی بەڵێ بەداخەوە ئەو خۆی هەنگوینێکە لە بازارە هەیە ئێمە کێشەکەمان چییە ئەوانەی کە لە بازارە هەیە سەرچاویان نییە بۆ نمونە تۆچی لە کەسێک یاخو لە مارکێتێکا سێرەکەی هەنگوینێکدان درراوە کراوتە شوشێک و دیکۆرێکی جوانی بۆ کراوە نازانی چی ئەو هەنگوینانێکی نێرە من بە دڵنایە و ئەڵێم هەر هەمی دەستکاری کراوە ئەوە نی هەنگوینێکی دەستکاری بۆ نمونە شەکراوی تێکە نێسا زیاتر شەربەتی گەرمەشامی هەیە لەو وڵاتانەکە معمەلی گەوران هەیە نەکەی تێکەن بۆ و بەرامە ئەیکەنە ناو ئەو هەنگوینەوە زیاکەن بۆ نمونەگەت تەنێک بێ بەو موادە و یان بەو شێربەتی گەرمەشامیە بۆ نەک هەیە ڕێژەکەی زیاکەن بۆ نمونەیەکەن بە تەنێک 200 کیلۆ 300 کیلۆ بەڕەکەی زیاکەن ئەوە نیە وەکو من دڵنیا دەکەمەوە ئێمە لە ئەو فیستیڤالانە کە لە وڵاتە عەرەبیەکان و لە دەریشۆ لە ئەوروپا کراوە بەشداریمان کردووە هەنگاوانان خۆمان
هەنگوینی کوردستانێکە کە لە هەنگوینە باشەکان یانی ئەو بۆن و بەرامەی لە هەنگوینی ئێمە هەیە لە وڵاتانی ترانەیە زیاتر ئەمە ژەگەڕێتەوە بۆچی بۆ نمونە ڕوتوبەی نیسبەتی ڕوتوبەیانی ڕێژەی ئاو لە هەنگوینە ئی وڵاتی ئێمە تا ئێستا کە فەحسمان کردووە لە چوارتەیە لە سەدا چواردەی ئاوە یانی لە چواردە تێپەڕی نەکردووە بەردەگمە هەمانە گەشتێتە لە سای حەفا ئی ئەوروپا لە ساڵی 22 بۆ سەرەوەی ئەمە وای کردووە کە ئێم هەنگوینی وڵاتی ئێمە یەکێک بێ لە جۆرە باشەکان نرخەکان بەرجە نرخی زۆر بوویتر تایان نەخێر نرخنیە من بەداخۆ ئێستا بۆ نمونە بە سادەترین نمونەوە زام بابەت زۆرەکە هەنگوینی ئاسڵ لەگەڵ نائاسڵ جیا بکەیتەوە سادەترین نمونە چۆن بەیانی بابەتەکە ئەگەر خۆی هەنکە ئێمە باسی هەنگوینەکەین تۆ یەکەم ئەو کەسێک کە هەنگوینەکەی لێ ئەکڕی ئایا ئەو کەسە کە تۆ ئەو هەنگوینە بەخێوەکە هەنگەکە ئینتاجی ئەو هەنگوینەکە بەرهەمی هێنێ شارەزایی تا چەنە هەیە یعنی تا چەند ئاستی زانیاری هەیە بۆ نمونە لە بەهارە ئێمە دەرمان بەکارهێنی بۆ نەخۆشی بۆ ئافانی کە لە هەنگی هەیە ئەو موادی کیمیا هەیە بۆ نمونە هەیە بۆ 7 ڕۆژتەوە بێ لە هەنگەکە بێ هەیە بۆ 35 ڕۆژە بۆ 30 ڕۆژە ئەبێ دووە ئەوە ئەو دەرمانە دەربێ کە تۆ بەکارێنی بە شێوی شری دێلاسیکە ئەکرێتە بین نیشانەی هەنگەکانەوە ئەگەر ئەم دەرمانە ئیوا هەیە شارەزایی نییە دەری ناهێنێ بۆ نمونە بیدایەتی مانگی 4 دایناوە هەتا چینە کۆتایی مانگی 7 هەنگوینە بڕێ ئەم موادە کیمیای هە لە بینی ئەو شانانە هەیە لە ناو سنووقەکە ئەمە شتێکی باش نییە کە دوای و هەنگە و هەنگوینە کۆکاتەوە هەنگوینەکە چیەکات تەسەمومەکە کە ئەیفرۆشێ بە یەکێکی وەکو منیاوەکو جەنابەت پێی تووشی نەخۆشی ئەبێ ئەوە بێ بزانانی ئاستی زانیارەکە دوو ئەو شوێنێکی هەنگەکەی لێدانراوە ئایا ئەو شوێنێکی ئەو هەنگی لێدانراوە من ئێستا بۆ نەچوە دوکانێک چوزانم کاک دڵشاد آخر مشکلەکەمان ئەوێ بەڵێ ئێستا کە وەکو جەناب باسەکە ئێستا ئێمە ئیشمان لەسەرەوە کردێمە چەند ساڵێکە بە هاوکاری بەڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی سوپاسیانەکەن ئێمە هاتین ئەو هەنگاوانانە کە باسی ئەوەمان کرد ئێمە چۆن بەرهەمەکانمان ساخێنەوە بیرمان لەوە کردەوە هەنگاوانمان نێوتی کاکە منێک ئێمە مارکێتەوە هاتین چیمان بۆکە ئێمە شەرت و شورتمان بۆ دانەیەکێک لاوانە بە بکرێتە شوشەوە نەک لە موادی پلاستیکی یا بێ و موادە پلاستیکیان یاخو بەداخەوە ئەو زۆرێک کاتە تەنەکەوە ئەوانە هیچی گونجاو نییە بۆ هەنگین ئەبێ لە شوشەیە بێ ئەبێ بکرێتە شوشە و لۆگۆی تایبەتی خۆی لەسەر بێ بۆ نمونە ئیچی هەنگاوانێکە ناوی پرۆژەکەی بەناچی ناویکە ناویناوە لەگەڵ ناونیشانەکەی چی شوێنەکە بۆ نمونە سلێمانی شارباژێر سلێمانی پێنجێن هەشە ناوی ئەو شوێنی کە لی دانا و گوندەکە ئەنووسێ لەگەڵ ڕقەمی تەلەفۆن بێیان فەیسبوک بێ ئیمێڵی ئەمانە هەمووی لەسرە ئێمە ئەوەمان کرد زۆر هەنگاوان سوودی لێبینی بە هاوکاری خۆپەراستی تەندروست سلێمانی ڕێگەمان پێدان بە شەرتە بیکەنە شوشۆ و ئەو ناونیشانانی لەسەر بێ لە مارکێتەکە ئێسامە زۆربەی هەنگاوانەکانمە هەنگوینەکانە لە مارکێتەکاندانا بەڵام بە مەرجێک بەو شەرتە بێ باش لە فستیڤالەکان ئەچمە سەر بابەتی فستیڤالەکان بەتابێت بەس هە لەسەر نرخ و کوالیتیەکان ئەوەی فستیڤالەکان ئێوە چاودێری فستیڤالەکانەکەن بۆ نمونە لە نرخ و لە کوالیتیا ئەبێ کوالیتیەکەت بەو شێوە بێ و نرخەکەت بەو شێوە بێ بەڵێ مەسامە ساڵ پاریش کە چەند ساڵانە ئەکرێتەوە فستیڤال ئێمە خۆمانەوانی کە بەشداریەکەن هەمی شەرت و شروعیە ئەبێ هەنگاوان بێ بەرهەمی خۆی بێ نەکچوی کەسێکی بۆ نمونە هەنگوین بکڕێت لە دەرەوە بهێنێ بەڵێ هەرەبی بەرهەمی ناخۆ بێ کەسەکە هەنگاوان بێ و چاودێریشەکەن بەڵێ بۆ سەرەکەش چاودێری کرا و ئاگادارکرد نابێ ئێمە چونکە ئەو فستیڤالەکان بۆ دانێ کە بەڵێ هەمووی بەمەرجە بەڵێ ئەبێ کوالیتیەکەیەوە بێ و بەرهەمی ناوخۆی بەڵێ بێ بەرهەمی ناخۆ بێت کەسەکە بەرهەمێنەری دەرفەتێکن ئەبێ بەرهەمی خۆشی بێ باشانی فستیڤالەکان دەرفەتێک خەڵک چاوەڕێم کات دوای قسە لەسەر فستیڤالەکانەکەم زانام ئەم ساڵی فستیڤالتانە بێت بۆ بابەتە لە هەندێک لە وڵاتان ژینگەی هەنگاوانی هەیە ئەنی ئێستا لای خۆمان لەوانەیە لە گوندێک کابێت لە شوێنێک کابێت تەنانەت لە چیایەکیشا بێ و هەنگەی پەروەردە بکە بەڵام سەیران کردە چن لەوێ خۆڵ و خاشاک فڕێدەدەن بیپسیەک فرێدەدەن ئەوە چێ دوای هەنگەکە ئەی خواتەمانە لە کوالیتی هەنگوینەکە دێتە خوارەوە ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە ژینگەیەکی هەنگاوانی ژینگەیەکی تایبەت بۆ هەنگەکان دروست بکرێت تەنها لەو شوێنە و هەنگانە پەروەردە بکرێت کەسی کە بۆی نەبێ بچێتە ئەو ناوەوە بەڵێ هەندێک گوڵی تایبەت هەبێ لەو شوێنە دەست خۆش ئێمە خۆی کە باسی ژینگە ئەکەین پێشکی حەزەکەم شتێ ڕوونکردنەوەی بن وڵاتی ئێمە کە ئەگەینە کۆتایی مانگە حەوت لە بەتایبەتی ناوچە کوێستانەکانیشمان لە وەڕمان نامێنێ لەبەرەوەی بەداخەوە ینی بە شێوەیەکی گشتی چۆن ئەڵێتوانین بڵێن کشت و کاڵ کەم بۆتەوە لە وڵاتی ئێمە ئەوە نێکی احتیمادی بکرێتە سەر بۆ هەنگ ئێمە هەنگاوانەکانمان دێن بەو ژنگەی کە جەنابی باسێکا شوێنێکی دوور بێ لە ئەوەدانیەوە ئەیبن بۆ کوێستانەکان کوێستان یانیی ئەو شوێنانی کە لە زستان ناساردن لە هاوینە پلەی گەرمیتیانە نزمە و شوێنێکی فێنکن ئێستامە زۆربەی هەنگاوانەکانمان گەرمیانی کوێستانی پێەکە لە زستانە ئەیبن بۆ خەتی گەرمیان بۆ نمونە وەکو دەوروبەری کەرکوو کفری خانەقین کەلار ئەیبن بۆ ناوچانە
کە مەوسمی هاوینیش دێ بۆ هەنگوین هەنگ کۆکەن ئەبن بۆ کوێستانەکان تامان کوێستانەکان ئەو شوێنانی کە هەنگی بۆ بن شوێنێکی سەختن سەیرانگایەکی وانە بڵێ وڵا خەڵکێکی زۆر ڕوتێکاوی کە جاران باسێکی ڕاستە لە زۆربەی شوێن بەداخەوە یانی ئەمە زۆر جار هەنگەوان کە هەنگی لە شوێنەکە داناسەیەکی سەیرانگا بووە نەک هەر بۆ هەنگە کە هەر بۆ ژینگە خۆی شتێکی زۆر بەداخەوە شتێکی زۆر ناشارستانی و ناشرینەکە بینی هەموو علاگە و قوتووە پلاسیک و ئەو کە جەناب باسێکە من زۆر جار لە شوێنی وایە ڕۆشتم کە لە بۆ نمونە ناحەیەکی بچووکیان قەزایەکە یان دەیەکی بچووکە خۆڵی لێ بووە کە قوتووی ساردی تیاماوە چەندەها جا سوتفەیەم کردووە هەنگی تیا بووە بەڵێ ئەمە تەسیرە کاتێ لەسەر کوالیتی هەوڵتان نایەوە ئەو ژینگەیەوە دروستکە هەوڵمانە ئێمە چۆن هەوڵمان ناوە تۆ کە ئەم ئیشاکە ئێمە لە ڕێگەی هەنگاوانەکانەوە ئەتوانین ئەو هەوڵی ئەوە بین هەنگاوانەکان دایمە ئێمە ڕێنمایی ئەوانەکەین تا بتوانین بۆی کە هەنگوینێکی باشیان هەبێ ئەبێ دوور بێ لە ئاوەدانیەوە دوور بێ لەو سەیرانگایانەوە بۆ ئەوەی کە زەرری بۆ کەسیش نەبێ ئێمە تەنانەت لە پرۆژەکان ئەو کەسانەی کە دێن خۆتانەوە حکوومەت هەوڵێکی لەو بابەتتان نایەوە ژینگەیەکی هەنگ دروستکەن بە هەنگ تایبەت بە هەنگ ژینکەی تایبەت بە هەنگەکە ناڵێن کوێستانەکانە خۆی ئەکەوێتە سەرچی ئەکەوێتە سەر ئەو کوێستانەکان ئێستا سەیرانکەر و شاخڕەوی هەموو خەڵک پێی ئەگات بەڵام تۆ ناوچێ بکەی بە ناوچەی مەحرەمە و کۆمەڵە ئەمانە بکەی بۆ ئەوە نەکراوە بابەتێکی لەو شێ بکەن چونکە لە هەندێک لە وڵاتان بە تایبەتی ئێران و تورکیا و بابەتیان کردووە بەڵێ ئاخر زای ئەمە چۆنە ناوچەکانی ئێمە وەک چۆن باسم کرد بۆ نمونە تۆ ئێمە کە باسی هەنگاوانیەکەین لاانێ هەنگاوانێک 500 کوورە هەنگی هەبێ ینی 500 سنووقی هەنگی هەبێ کە ئەیباتە ناوچەیەک بۆ نمونە ناوچەکە ئی خۆیەتی ڕێگە نادە هەنگاوانێکی تر بێ کە ژمارەیەکی زۆر هەنگی بێ لە تەنیشتۆ داینێ تەسیر کاتە سەر ڕێژەی هەنگوینەکەی هەنگاوانەکە هەتا ئەتوانن بۆی بەرهەمیان زیاتر بێ هەنگ لە شوێنێکا دانێ کە هەنگی کەمتر لێبێ ئێستا ئێمە ئەوانەی کە پرۆژەی گەورانێ بۆ نمونێمە هەنگاوانمانێ لەسەر و 800 کوورە هەنگی هەیە تا 1000 کوورە هەنگی هەیە ینی بۆکسێک کە یەخۆ ئەمە بۆ هەنگویندایانی هەر هەموو لە یەک جێگادانانێ چونکە ناوچەکانی ئێمە ئەو ڕێژە چۆنە لە وەرگایی نییە کە من لە شوێنێکا داینێن بتوانم تەحمولی 500 سنووق هەنگ پێ بڵێم وڵا هەموو کوورێکیشمە بێت لە سەر و 10 کیلو هەنگوین معدل بماتێ ئەبێ بە شێوەی جیاوازداینێ دەستخۆش کاک دشات دەگەڕێم و بۆ لە قسە لەسەر هەندێک بابەتی بەرهەمی تایبەت ئەەکەین و ئاسی بەرهەمەکانمان و بەرهەمی دیکەشتان دروست کرد و قسە تایبەتی لەسەر فستیڤالەکەش ئەەکەم بەنیازم فستیڤال بکەن ئەمساڵ بەدەچمە تاقتەق بۆ لای هاوکارمان کاروان کە بە شوویکی ڕاستەخۆ لەگەڵمانایە کاروان ڕۆژ باش ئەمڕۆ وەفدێکی فراکسیۆنی کێتیشمانی کوردستان لە پارلەمانی کوردستان سەردانی تاقتەق دەکەن مەبەستی سەردانەکەیان چییە و بابەتی گرفتەکانی تاقتەق چین کە بڕیارە بخرێتە بەردەم ئەندام پەرلەمانەکانی کێتیشمانی کوردستان. بەڵێ ڕێبن سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان منێسا لە نووسینگەی پەرلەمانتارێکم بەڕێز شەمۆڵ ئاشتی سابیر میرە هەڵبەتە ئێمە لەسەر ئەوتەوەرێکە باست کرد ئەو دەدوێنین و قسەی لەسەر دەکەین دیارە ئەم لیژنەیە لە پەرلەمانی کوردستان کە فراکسیۆنی سەوزە سەردانی نەحی تەقتەق دەکات من ئەهەمیەتی سەردانەکەی و لە ڕووی گرنگی تەقتەقەوە بۆ سی فراکسیۆنی سەوز سەردانی نەحی تەقتەق دەکەن گفتوگۆ لەگەڵ خۆیدا دەکەم مامۆستا شەمۆڵ ئەگەر بێتێرەوە زۆر زۆر سپاس بۆم دەرفەتە ئەم کارتان باش زۆر سپاس بۆیەوە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئێوە ئەمڕۆ سەردانی نەحی تەقتەق دەکەن ئامادی سەردانەکەتان چی دەبێت؟ دیارە ئێمە وەک کاری هەمیشەیی ڕۆژانەمان وەکو فراکسیۆنی سەوە سەردانی هەموو ناوچەکانی کوردستان دەکەین دیارە ئەو ڕۆژ لەگەڵ هاوڕێیانم لە فراکسیۆنی سەوەز بەرنامانەیە سەردانی ناحیەی تەقتەق بکەین ناحیەی تەقتەق دیارە گەورەترین ناحەیە لە سنووری قەزای کۆیە ناحەیەکە گرنگی تایبەتی خۆی هەیە بە حکمی و ئاوی بەوێدادێ ناحەیەکی گەشتیاری و کوشت و کاڵیە لەوێدا ڕۆژانە یعنی هەموو وەرزەکانی ساڵ زووتیاران ڕوبەڕووی کۆمەڵک کێشە و گیرروگرفت دەبن بۆیە پێویستە ئێمە وەکو پەرلەمانتاران و فراکسیۆنی سەوز ئاگامان لە جووتیارانە هەبێ بچین لە نزیکەوە ئاگداریان بین هەچەندە لە ماوەکانی ڕابردوو سەردانمان کردوونە بەڵام لە ئێستادا بە حکمەوەی وەرزی زستانش دەبۆی سەردانی دیسان سەردانی یان بکەینەوە بزانین کێشە و گیرروگرفتەکانیان چیە کەم و کوڕەکانیان چێ بۆی بیگەێنین بەلایانی پەیوەندیدار و بە تایبەتی بیگەێنین بە وەزارەتی کوشت بەسپاسەوە هەموو کات دەرگای وەزارەتی کوشتتوکاو کراوە بووە بەڕووی جووتیاراندا بەڕووی هاوڵاتیانداوە بەڕووی پەرلەمانتارانیشدا و هەر لەو سەردانەدا بەرناممان هەیە لەگەڵ
بەڕێوبەری ناحیە و سەرجەم دام و دەستگاکانی سنووری تەقتەق کۆبینەوە و موعیدمان لەگەڵیانداناوە بۆی گوێ لە داواکاریەکانیان بگرین، گوێ لە کەم و کوڕیەکانیان بگرین. دیارە ناحیەی تەقتەقیش بەدەر نییە لە هەموو شار و شارۆچکەکان ئەوێش کۆمەڵە گیر و گرفتیان هەیە بە حکمی و قەیرانە دارایی کە هاتووە بیجا بە تایبەتیش ئەو ناحەیە وەک باسم کرد کە ناحەیەکی گەورەیە بەڵام ئاوردانەوەیەکی وەک پێویستی لێوە نەکراوە بە حکمیەوەی سەر بە قەزای کۆیەوە قەزای کۆیە سەر بە هەولێرە کەمتر یعنی چاو لە تەقتەق کراوە کەمتر پرۆژە و ئەو پرۆژە و دام دەستگایانەی کە پێویستە ئاوڕیان لێ بدرێتەوە لە تەقتەق کەمتر ئاوڕی لێدراوەتەوە بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە ئەمڕۆ سەردانیان بکەین و هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیان بێ بە دڵنیایەوە دەیگەێنین بەلایانی پەیوەندیدار و ئیشەڵڵا سوور دەبین لەسەر جێبەجێکردنیە. ماوەسەر لە ماوەی ساڵانی ڕابردوو هەم وەزیری کشتتوکاڵ هەم پەرلەمانتارە سەردانی نەحی تەقتەقیان کرد و داواکاری خەڵک زیاتر لە ڕووی دابینکردنی کەلوپەل و پێداویستی کشتتوکاڵی و سەمادی کیمیایی و ئەو بەرهەمانە بووە کەوا دەیانەوێت لە وەرزەکان دابیچێنن. ئایا لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پلانی چییە بۆ کەرتی کشتتوکاڵ لە ناوچە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان؟ دیارە بە سوپاسەوە بەڕێز وەزیری کشتتوکاڵ بێگەرخان بەرنامەیەکی تۆکمەی داناوە ئەوەندە ئێمە معلوماتمان هەبێ و ئاگادار بین بۆ وەزارەتەکەی بۆ وەزارەتی کشتتوکاڵ بەڵام ئەکید ئەو وەزارەتەش سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتەش خۆتان دەزانن کە بەڕاستی لە ڕووی داراییەوە بڵین و نەڵین بەڕاستی ئیفلاسی هێناوە یعنی حکوومەتێکە ناتوانێت موچەی خەڵک بدا ناتوانێت شایستە داراییەکانی فەرمانبەران بدات ئەکید کەم و کوڕیش دەبێت لە شایستە داراییەکانی جوتیاران یاخود پێداویستی و ئەو شتانەی کە پێویستە لە وەرزەکانی ساڵ بۆیان دابین بکرێت بەڵام بە هەموو ئەو کەم و کوڕیانەشەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ ینی بە بەردەوامی لە خەمی جوتیاراندا بۆ ئێمەش وەکو پەرلەمانتاران لە خەمی جوتیارانداین چونکە بۆی بەرهەمی وەرزەکانیان بەرهەمی چەند ساڵیان کە بتوانن سوودی لێوەربگرن و ینی ڕەنجەکەیان بەزایان نەچێت. مامۆستا بە دەر لە بواری کشتتوکاڵی و بە دەر لەو سەردانی ئەمڕۆکەیەوە سەردانی نەحی تەقتەقن بە دەرفەتی دەزانم کەیەوە لە لیژنەی پەروەردەن لە ئێستا ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بەداچونمان کردووە هەم دەرگای مەکتەبەکان داخراون هەم بەڕێوەبەراتی پەروەردەی کۆیە کە خودی خۆی بایکۆتی پرۆسی خوێندنی کردووە. ئێوە لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی پەروەردە قسەتان چیە لەسەر ئەم بایکۆتکردنەوە دەتانەوێت چی بە موچەخۆرانی کوردستان و بە تایبەت بە مامۆستایان بڵێن کە لە ئێستاە 2 مانگی ڕێکە هیچ موچێشیان وەرنەگرتو؟ بڵێ دیارە بەداخەوە ئێمە هەر لە سەرەتای ئەلانکردنی ئەو پرۆسەیە کە بۆی خوێندن دەست پێ بکاتەوە خوێندن بە ئەلکترۆنی ئێمە لەگەڵەوە نەبووین کە خوێندن بە ئەلکترۆنی دەست پێ بکاتەوە چونکە کۆمەڵێک کێشە و کەم و کوڕی هەیە ئەو سیستەمەی کە وەزارەتی پەروەردە دایناوە چونکە هەر سیستەمێک کە دایدنەی دەبێت ئامادەکاری بۆ بکەی بەڵام بەداخەوە هیچ ئامادەکاریەکی بۆ نەکرابوو نە لەلایەن مامۆستایانەوە نە پێداویستەکانیش بۆ خوێندکاران بەتایبەتی ئێستاکە بەهۆی ئەو قەیرانەوە چکە بە هەر ماڵی لەوانەیە تەلەبەیەک 2 تەلەبەی هەبێ بێگومان و تەلەبەیەش پێویستی بە ئامێرێکی زیرەک دەبێت پێویستی بە ئایپاد دەبێت پێویستی بە موبایل دەبێت کە ئەمەش خۆی لە خۆیدا بارگرانێکی دارایی قرس بۆ خێزانەکان دابین دەکات. جگە لەوەش یعنی ئێمە خۆمان وامان کردووە کە موچەی مامۆستایان لە کاتی خۆی بدرێت کە ئێستا موچەی مامۆستایانیش لە کاتی خۆی نادرێ دیسان دەی چەخل لە مامۆستا دەکەی بۆی ئەویش بنەوەک لە نەوەکان داخلی ئەو سیستەمە ببێ یاخود دەوام بکبن بۆیە ئەوانیش ینی توانیان نەماوە ناتوانن بچنە خوێندنگاکان ناتوانن ینی کارەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆیە بڕیاریاندا کە بایکۆتی خوێندنگاکان بکەن بە تایبەتی لە سنووری کۆیە و لە زۆربەی سنوورەکان بەپێی معلوماتەکانی ئێمە ئەویش لەبەر 2 سەبەب یەکەمیان لەبەرەو سیستەمە دووەمیشیان تاوەکو موچان پێ نەدرێەوە دێمە معلوماتمان هەبێ دیارە دەڵێن ئێمە دەوام ناکەین نە بە سیستەمەی ئەلکترۆنیەکەی کە وەزارەتی پەروەردە دایناوە نە بە چوونە هۆڵەکانی خوێندن بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی
لە ئێستادا ینی ئەو داهاتێک کە لە بەردەستیدایە بێت لانی کەموچەی ئەو وەزارەتانەی کە پێویستن هەچەندە هەمووی هەر پێویستە ینی هەموو فەرمانبەران تەواو تااقەتیان نەماوە پێویستە ئەو داهاتێککە ئەو داهاتە ناخۆیانەی کە لە بەردەستێتی موچەی خەڵکی پێ بدرێ بە تایبەتی موچەی مامۆستایان و موچەی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆوانە دواتر کە وەک باز دەکەن ئەو پارەی بەغدایە کە تا ئێستانە گەیشتووە کە گەیشت دەتوانن موچەکانی کەشی پێ بدەن چکەوەندە ئێمە معلوماتمان هەبێ بەڕاستی مامۆستایان بەو شێوەیە ناتوانن نەوەکان پێ بگەێنن نەوەکانی ئێمە پێ بگەێنن بۆ داهاتوی ئەم وڵاتە. ساڵی ڕابردوش بە هەمان شێوە تاوەکو چەند مانجێک پرۆسی خوێندن مەستا و بایکۆت بوو بەڵام لە سنووری بڵێن لە هەولێر و دهۆک پرۆسی خوێندن بەردەوام بوو. بەدەداچوونی ئێوە لە پرۆسی خوێن تا چەند کاریگەری و تا چەند زەرر دەگەینێ بە خوێنکارانی ئەو ناوچانەی کەوا بایکۆتی پرۆسی خوێندن دەکەن هەرچەندە ئەمە کەنهەقیان نییە و مافی خۆیانە لە ڕووی دابینکردنی شایستە دارایەکان وە موچەکانیانەوە. ئایا جیاوازی تا چەند دەبێت و ئێوە تا چەند بەدەداچوونتان بۆ ئەم بابەتە کردووە؟ ئایا خوێنکارانی بەشێک لە هەرێمی کوردستان تا چەند زەرمەند دەبن لەو پرۆسەی وە دوا دەکەون؟ ئەکید ینی زەرمەندی یەکەم لەو بارودۆخە لەو بایکۆتا خوێنکاران دەبن، بەڵام وەک باسم کرد مامۆستایانیش توانە و تااقەتیان نەماوە. بەڵام لەوانەیە لە شوێنێک لە شارێک یاخود لە پارێزگایەک لە قەزایەک بەنۆعەک لە نوعەکان وا لە مامۆستایان بکرێت کە دەوامیان پێ بکرێت کە ئەوەش خۆی لە خۆیدا من دڵنیام لەوەی کە مامۆستایەکە کە بە تۆبزی دەنێدرێتە مەکتەب ئەو عیلمەی کە پێیەتی ئەو حەز و ئارەزوەی کە هەیەی ناتوانە بیگەێنە بە خوێنکارەکە. ئاکید ئەوەیش وەکو پێویست عیلمەکە وەرناگرێ بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی ئەنی بیر لەوە بکاتەوە کە شایستە داراییەکانی مامۆستایان دابین بکە بۆی لە ئێستادا کە گەرمەی خوێندنە چکە بیدایات لە سەرەتای خوێندن هیچ عوتڵەیەکی تێدانێ کە دەکەوینە مانجی بەهاروانە بۆ زۆربەی زۆر عوتڵەی دەکەوتە ناوێ بۆیە پێویستە بیر لەوە بکەنەوە شایستە داراییەکانیان بۆ دابین بکرێ بۆی دەوام بەڕێک و پێشی دەست پێ بکاتەوە و ئێمە لەگەڵەوەشین لە هۆڵەکانی خوێندن دەست پێ بکاتەوە چونکە ئەو سیستەمی ئەلکترۆنیا وەک باسم کرد کۆمەڵک پێداویستی دەوێت و کۆمەڵک کەم و کوڕیشی هەیە. ئێستا هەموو ماڵەکان ئێمە ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکرێت مشکیلەیان هەیە کێشەیان هەیە دایک و باوکەکان هەیە معلوماتی نییە ینی ئەوە ناتوانێت 5-6 سەعات لە دیار خوێنکارەکە دابنیشە جگەلەوە دایک و باوک هەیە دەوامی هەیە چۆن منداڵەکە بە تەنیا لە بەرامبەر ئامێرێکی زیرێک بەجێبی هێڵێ کەەوە هەموو کەم و کوڕینە بەڕاستێک ئێستا دابنیشین ینی کۆمەڵک مشکیلە و کەم و کوڕی لەو سیستەمەدا هەیە کە پێویستە وەزارەتی خوێندنی وەزارەتی پەروەردە پێداچوونەوەی پێدا بکا و ئەو بڕیارە هەڵبۆشێنێتەوە بەڵام بە دابینکردنی شایستە داراییەکانی مامۆستایان ئەو شتە کۆتایش گەلێک سپاس مامۆستا شەمۆڵ ئاشتی سابی میرە بڵێ ڕێبین ئەمە تەور و باسەکانی ئەو سەردانی فراکسیۆنی سەوز بوو بۆ سنووری نەحەی تەختەق دەگەڕێ بۆ لای تۆ. زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی. سپاس بۆ میوانەکەشت. دەچینە سلێمانی ئەمجار بۆ لای هۆکارمان هێژین لەتیف بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە بێ هێژین. ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی چین؟ سلااو ڕێبین سلااو لە ئێوە. بەڵێ دیارە ئێستا باسی ڕۆژ بێت باسی کۆرۆنایە و زیادبوونی ڕێژەی ئامارەکانە بە تایبەت لە شاری سلێمانی کە لە 24 ساعتی ڕابردوودا 200 کەس توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا. هەر بەم مەبەستەش دوێنێ لە پارێزگای سلێمانی لیژنەکانی ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆبوونەوەیەکیان کردو و لە کۆبوونەوەکەدا چەندین ڕێکاری نوێ ئەنجام درا. ئەویش ئەو ڕێکارانش کە لە ئێستادا باسی لێوە کرابێت ئەوەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان شایستە داراییەکانی فەرمانبەران و بەڕێوەبەران دابین بکات و هاوڵاتیانیش لە ئێستادا دەبێت
زۆرترین خۆپارێزی ئەنجام بدەن لەبەر توژنەبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا و پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان وکردنەوەی دەرگاکانی خوێندنگە و هۆڵەکانی زانکۆ و پەیمانگاکان ئەویش بە پابندبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکان. ئەوە پێویستە بەرپرسان و بەڕێوەبەرە ئیدارەکان لە فەرمانگەکاندا بە دوواداچوونەکانیان چڕ بکەنەوە بۆ فەرمانبەران کە پابەندی ڕێنمایەکان بن و پرسە و دانانی پرسە و بۆنە ئاینەکان بە هەموو شێوەیە قەدەغەیە و پێویستە لەسەر ڕاگەیاندنەکان کە بە ئەرکی مرۆیی و نیشتیمانی خۆیان هەڵبسن و هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە پابندبوونیان بە ڕێنمایەکان. و لە ئێستادا لە ئێستادا وەرزی پاییزە و نزیک بووینەتەوە لە وەرزی سەرما و ڕۆژانە پلەکانی گەرمیدا دەبەزێت لە ئێستادا بۆ ئەمڕۆ بەرزترین پلەی گەرما 34 و نزمترینیان 14 و لە ئێستادا کە ڕۆژانە بەهای دراوەکان لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردادێت ئەوەی جێگەی باسە لە ئێستادا بەهای تمان نزمبوونەوەیکی وەهای بەخۆ بینیوە کە $100 لە ئێستادا دەکاتە 3 ملیۆن و زیاتریش. بەڵێ ڕێبین ئەمە زانیارەکانی ئەمڕۆ بوو. سپاس بۆ هاوکارمان هێژین لەتیف بە شوێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت. دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردنە سەرچەوەرەکەمان لەسەر بەندی هەمی هەنگوین ئەمساڵ لە باشووری کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی لەگەڵ بەڕێز کاک دڵشاد محەممەد لە پسرای هۆبەی هەنگ لا بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانی. کاک دڵشاد باسی بەرهەمەکەمان کرد و باسی کوالیتیەکەمان کرد هەر لەسەر مەسەلەی کوالیتیەکەی ئێستا لە زۆربەی وڵاتانی عەرەبی وڵاتانی جیهان بەرهەمی هەنگوینی تایبەتمان هەیە. بڕیارتان ناوە ئەم بەشداریکردنەتان لە فستیڤالە نێودەوڵەتیەکان و لە کۆنگرەی وڵاتانی عەرەبی بەردەوام بێت باسی بەرهەمی ناوخۆیش دەکەم جگە لە بەرهەمی ناوخۆیی و بەدابینکردنی بازار لە ناوەی وڵات لە دەروی وڵاتیش بازار بۆ هەنگوینەکەتان دۆزنەوە. بەڵێ دەست خۆش بێ بەڵێ ئێمە ساڵانە و هەنگاوانانەی کە بەشدارە بن لە ئەو کۆنفراس و یاخود دەورات و سیمیناری کە تایبەتیە کرێت تایبەتی لە وڵاتە عەرەبیەکان بەشدارە بن و ئەو پێشبڕکە هەنگوینانە کاکرێ بە خۆشحاڵیەوە ئەوە کە چەند ساڵێکە تا و لە سووریا لە لوبنان کامانە هەمووی هەنگوین دەرچوو ئەمە توانین بڵێن هەنگوینی کوردستان هەمووی باشە بەس ئەوانە کە دەرەچێت دەتوانین بڵێن لە بۆ نوبەرامە فەرقیان هەیە باشترینە هەنگوینی کوردستان هەمووی بە پێ ناوچەکان هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ ڕاستە ئەمانە هۆکارێکە بۆ دۆزینەوەی بازار ئێمە لەگەڵ چەند کەسێکیشە هەوڵمان ناوە بۆ نمونە نەمازجمان نردووە تەنها من خۆم چەند جارێک نەمازجم نردووە بۆ دوبەی بۆ ئیمارات کە لەوێ خواستێکی زۆر هەیە لەسەر هەنگوین یعنی بازاری تایبەتێکرێتەوە ساڵانە لە دوبەی هەنگاوانمانەیە لە سلێمانی بەشداری کردو هەوڵیان ناوە بەس کێشەیەک هەیە ئێمە لەم بە بازارکردنەیە هەم لە دەرەوە هەم لە ناویشەوە بە تایبەتی دەرەوە ئەوانە کە هێن لە دەرەوە ئاوێ هەنگوینی وڵاتی ئێمە بکڕن بەداخەوە پارێکی کەمی پێ بۆ نمونە ئێمە چەند جارێک هەوڵمان ناوە لە ڕێگەی ئەوانەی کە و ئیشاکە ویستیان هەنگوین بەرن پارێکی کەمیان ناوە 10,000 دیناریان ناو بۆ کیلوێ ئەمە ئەو پارێ زۆر کەمە بۆ هەنگاوانی ئێمە کە ئیشێگەکە ئەو هەنگوینە بەرهەمهێنێ کولفەیەکی زۆر ئەچێتە سەری لە بێژگە بە ماندووبوونەکەی خۆی ئەو مەسرفێکەوە هەرزانە لە دەرەوە نە ئەوان ئاانەیە کە تیجارەتی پێوەکەن حسابی ئەوە بکەن بۆ نمونە چەنە ئەکڕێ ئەیباتە ئەوێ کرێی نەقڵی لێبە بۆ نمونە ئەوێ پارێکی زۆر ئیسفادە بک بوو یعنی پارێکی زۆر خێر بکە هەنگاوانی ئێمەش نایە بەەوە ئێمە هەر لەو هەوڵان کە بتوانین لەسەر و زیاتر بکە بۆ نمونە لە ئەگەر دەرەجەیەکی دەوڵەتیەکان خۆتان ڕاستەخۆ بەرهەمەکانی خۆتان نمایش بکەن باشتر نییە بەڵێ ئاخر ئەوواکەوێتە چی سەر ئەو کاتە ئەو کەسانی کە هەنگاوان ئەیبا بۆ ئەوێ بۆ نمونە تۆچی بۆ شوێنێک ناتوانێت بڕهنگوینە زۆر بەرە کولفەیەکی زۆرە بێ ئەبێ کرێ لێبە ئێسامە بۆ لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق کە ساڵانەکرا هەنگاوانەوە زۆر ئاسایی بە چونکە ڕێگەی سیارە هەبووە 200 کیلۆی لەگەڵ خوا هێناوە لەوێ فرۆشت و شێتی ئاین دوکانارێک لە بۆ نمونە لە بازار هاتووە کە لە چەند جارێک لە نەجەف کرا کە هەنگوینەکەی بەدڵ بوو هەموو هەنگوینەکەی لە هەنگاوانەکە کڕیوە بەڵام ئەمانەت تر کە ئاکرێتەوە ئەبێ کۆمپانیایەک دێ ئەو داوای بڕێکی زۆرەکە بۆ نمونە من ئەڵێ من 40 تەن بۆ 50 تەن مەوێ ئەو کولفێ ئەو هەتا کەمتر بێ بۆ کەسێکە دێ ئەیکڕێ باشترە لە ناخۆشە زۆر هەوڵمان ناوەکە بمانەوێت شوێنێکی تایبەت بە هەنگاوانەکان بکەینەوە چۆن ساڵانەکە بتوانین فیستیڤاڵ بکەینەوە
ئاخیری بەرنامەکە بێ ببوورە باسی فستیڤاڵەکە پێداویستی ناوخۆ ئێستا ئەم هەنگوینەی کە هەیە لە بەرهەمی دەهێنی بەشی پێداویستی ناوخۆی خۆمان دەکات بەڵێ بەشی پێداویستی ناوخۆی خۆمانەکە ئێمە ئەو ڕێژانەی کە لامانە وەک سەرەتا وتم ئەمە ئەوانەیە کە چوون ناوی خۆیان نووسیان ئەو فۆرمان پڕکردێتەوە ئێمە چەندەها کەسی ترمانێ هەنگاوانە لاوانەی شوێنەکەی دوور بێ بۆ نمونە ناچێتە ناوی خۆی بنووسێ سەردانی بەڕێبەراتی کشت و کاڵەکان بکە خۆی لە شوێنێکە ئێمە جاری وایە هەنگاوان دێ بۆ لامان ئەڵێ 20 ساڵە خەریکی هەنگداریم و ئینتاجێکی باشمێ لای ئێمە ناوی تۆمار نییە بەس ئێمە هاوڵێن چی بکەین لە ڕێی کەسەکانەوانی کە هەنگاوانن ئەوانەی کە لە نزیکنی یاخود ئەیان ناسێ لەو ناوچێکە هەنگ بەخێوەکەن ئاگادار بن ئێمە نەک هەر بۆ ئەوەی کە بزانین بۆ نمونە ژمارەی هەنگی چەنەیە بەرهەمی هەنگوینی چەنە ئێمە ئەمانەوێ کە ئافرەیەک بڵاوە بێتەوە ئەگەر لە ناوچەیەکە بۆ نمونە 100 هەنگەوانمان هەبێ ئەگەر 99 هەنگەوان عیلاجی هەنگەکەی بکە یەک کەس نەیکە وەکووا هیچمان نەکرد بێ ئێمە دایمە هەوڵ ئەوە ئەیەن کە لە هەر شوێنێک خەڵک هەنگ بەخێوەکە بزانین کێیە ژمارەی تەلەفۆنیان هەموو بەرهەمە دەرەکێ بۆ هەیە لە بازارەکان خۆی ئیشیش کراوە بۆ ئەوە بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیر هەتا دوومانگی لەمە پێشکە فەرمانێکی تازەتی دەرکردووە ئەوانش کە لە دەرەوە دێن هەمووی ئاگادار کراونەوە ڕێگان پێنیان کە بەرهەمی دەرەوە بێتە ناو دیوێکی دیکە هەیە بەرهەمەکانی دەرەوە زۆر هەرزانن بەرهەمەکانی خۆمان گرانن بەڵێ خۆ ئەزانی ئەو بەرهەمانە کە دەرەوە دێن ناڵێم وەکو هەنگوینەکەی لای خۆمان ئەوە نیە هەمی دەستکاری کرا ئێستا بۆ نە من هاوڵاتیەک بە لەم کاتی قەیرانە ئێستا باسی ئەومان کرد یعنی یەکێک لە تەوەرەکانمان لە بەرنامەی ئەمڕۆ بەداخەوە بەهۆی باری تەندروستی دکتۆر خالی بڕیار بوو بێتە ئێرە گفتوگۆ وەکو پسپۆڕێکی ئابووری لەسەر بابەتە بکات کە هەندێک ڕەفاهەتی ژیان دەبێت لەم هاوایە کەم بکرێتەوە خۆشگوزەرانی بۆ نمونە یەکێک من خۆم قسەم لەگەڵا کرێکێک لە بابەتەکان وتی بۆ نمونە بەرچایی بەیانیان ئەگەر ڕۆژانی جاران لە 6 بابەتت هەبوو ئێستا بێ کورتی کەیتەوە لە یەک بابەتە ئەم یەک بابەتە ینی ئەمە بابەت پەیوەندی بە خۆشگوزەرانیەوە هەیە ئێستا ئەگەر ئێمە ئەو خۆشگوزەرانیە لا ببین ینی یەکێک لە بابەتەکانمان لەبێ هەنگوینە لای ببین لەبەرەوەی نرخەکەی زۆرە بەڵام خاڵاتیەک هەیە لێ لە جێگەی بچم 50,000 60,000 بەم بە کیلویشی خۆمان ئەچم ئەوەی ناوبازارەکەم هەر هەنگوینی لاوەلانەی کۆمەڵێک شتی بۆ زیاد کرابێ بەڵام هەر هەنگوینە خۆ تامێکی هەنگوینم هەر ئەیاتێ بەس خۆی ئەزانی چی عفو ئێستا ئەمە ڕەچاوی ئەوەش کراوە من زۆربەی هەنگاوانەکان کە قسەم لەگەڵا کردم بە خۆشحاڵیەوە هەنگاوان هەمە بۆ نمونە کوتێتی پارمی کیلۆی ما بە 50,000 نە ئەم ساڵەیە بە 35,000 نرختان کەم کردووە بەڵێ نرخیان کەم کردوێتەوە زۆربەی هەنگاوانەکان بەڵێەوەی کە من ئاگادارم لە نزیکەوە ڕۆژانش پەیوەندیمان هەیە نرخیان کەم کردوێتەوە ئەمە یەک دووش زۆر ئێسامە زۆربەی هەنگاوانەکانمان هەیە من ئاگادارم یعنی هەتاوەکو 200 کیلۆشی فرۆشتووە ئەزانێ خۆ ئیمیشە چۆنیە کەسێک سەرەکەی لە ماڵەوە هەنگوینە فرۆشێ دوکانی نییە هەنگاوانەکان ئێمە زۆربەی وایە هەمی بە عیلاقات هەنگوینە فرۆشێ یان کە ساڵانەی پێشوو بەشداری کردووە لە شوێنێکە لە فستیڤالەکە معمیلی بۆ خۆی دۆزیوە یعنی خەڵک هەنگوینەکەی بەدڵ بۆ لێ ئەکرێ ئەمان هاتوون چیان کردو هەم ئەوانەی کە ئەیناسن زۆر ئێستا من پێرە لەگەڵ یەکێکا قسەم کە وتیمە چەندها زیاتر لە 200 کیلۆمیاوە باوانەی کە معمیلی خۆ من وتومەکەی پارەت پێ بۆ ئەو کاتە بمەرێ ئەو کەسە ئیمکانێتی باشترە و هەنگوینیشی زۆرە بۆی هەم هەنگوینەکەشی ساک بێتەوە هەم ڕەچاوی باری دارایی کەسەکەژەکە سامە زۆر کەسمانە هەنگوینیژا بە ئەوە یەکسەر ڕاست چاوەڕێوەکەم لە فستیڤالەکەش هەر وەکوتم لە ئاخیرەوە باسێکم زان لە فستیڤالەکە ڕەچاوی ئەو بابەتاکەن یەک بابەتی دیکە پیشەسازی هەنگوینە ئەوە چەند هەڵتان ناوە لەو بابەتەیە ئێوە ڕۆڵتانە بێ بوون چەند بابەتێکی جیاوازمانەیە هەموو ئەڵێن لە هەنگوین دروست کراوە بەرهەمی دەرەشی لە بەرەمی ناوخۆی و بابەتەمان هەیە بەڵێ بە خۆشحاڵیەوە من خۆم زۆر جار ئەوانەی کە و ئیشانیان کردو بە تایبەتیوانێکی ئیشی گوچوژیاکەن سەردارم کردو بۆی بتوانێت ئەو بەرهەمی کە ئێمە باسی هەنگ بکەین کاڵێن هەنگوین هەر هەنگوین نەبێ یەک دووش هەنگوین هەر ئەوە نەبێ بڵێن وڵا ئێمە بۆ خواردن بەکارهێنین ڕۆژانە هەنگوین لە بواری ترا بەکاربێ بۆ نمونێسا شوێن هەیە لە شامپۆیا بەکارێنی شامپۆی بۆ قش هەیە لە سابوونە بەکارێن هەر لە ناوەرەمی کوردستان باڵێ هەر لە سلێمانیا هەیە ئەو کارگەتان هەیە برادێکە بە تەمابی کە ئیشەڵا بە کارگا تۆزە کێشانێ لەگەڵ تەندروستیا بەداخۆ ئەوانەی کە و ئیشاناکەن تەندروستی چەند مەرجێکی هەیە ئەڵێ بێ شوێنەکەت بۆ نمونە لە 200 مەتر کەمتر نەبێ ئەو کەسەش ئیمکاناتی ئەو نێنێ لاوانێ لە 100 مەتراوی شەش بکە ئتر لە هەوڵای بۆی کە بتوانین لەگەڵ تەندروستیشە ینی کارگەیەکی لەو شێوەدا مەرزێنن بەڵێ لە ئەو کەسا بۆ یارمەتی با تەندروستی ئەو کەسە بۆ نمونەگە جێگاکەشی 100 مەتر بێ بۆی کە بە ڕێنمایی تەندروستی بتوانێت بە شێوەیەکی باش بەرهەمی ئەوە بێنێ بەڵام ئەو هەنگوینێکە بەکارێن هەنگوینێکی باش بێ لەو هەتا باشتر بێ بۆ کەسەکە بۆ نمونە سابوون دروستەکە بە گژوجای سروشتی بە زەیتی زەیتون
بە زەیتەکانی تر کە هەنگوینی تێکەڵاوەکە ئەگەر هەتاوەکو بەرهەمەکەی باشتر بێ خەڵک زیاتر ئەگەڕێتەوە بۆ لای قسەمان لەسەرەوە کردو بەڵێ قسەشمان لەسەر ئەم تەوەرە کرد تۆگوتە جگە لە هەنگوین ئێستا بە هەوڵمان ناوە چەند بەرهەمێکی دیکەشمان هەبێ بەڵێ ئێمە ئەو لەڕێی ئەو کۆڕ و کۆبوون و سیمینار و کە ئەکرێ ئێمە لە هەر شوێنێکە بەشداری بین بە سیمینار بێ یاخود بە کۆڕ بێ بە ئێمەستا جاری وایە لە بیناکەی خۆمان لە ئەوبارە قاعەمانەیە کە ئیشێگە بێ هەنگاوانان بۆ پرۆژێک 3 ڕۆژ تاکو 4 ڕۆژ جاری وایە ڕۆژێک بێ ئەند 2 ڕۆژ بێ کە قساگەینە سەری بە ئێمە چیمانێ مەراحیلمانێ ئەوانەیە کە هەنگاوانی سەرەتاین تازە دەست پێکە ئەبێ بە چۆنەڵێ بە بەرنامەی تایبەتی خۆی بڕوە بەڵام هەنگاوانیشمانەیە کە وتمان پرۆژەی بەرهەمهێنانی ئینتاجی لە سەر و تەنەوەیە تۆ ئەمانەی کە هەنگاوانن ئەبێ نەک ئیعتیماد بکاتە سەر بەرهەمی هەنگوینەکە بۆ نمونێمە خۆراکی شەهانەمانێکەیەک شتێکی زۆر باشە لە بواری تەندروستیا بۆ عیلاج بەکاردێ ژەهری هەنگ هەیە بەرەمێ ومانەیە کە ئەمانە هەمی بەرهەمی هەنگن هەڵاڵی سروشتیمانێمە بە خۆشحاڵی و ئێستا ئەو هەنگاوانەی سنووری سلێمانی ئەوانەی کە پرۆژەی گەوران هەیە خەریکی ئەو بەرهەمن ئێستا ئێمە هەنگاوانمانێمە ساڵان لە ئەحساییمانەکرد لە سنووری سلێمانیا سێرمانەکرد 250 جاروان ناچۆ 500 گرام خۆراکی شەهانەکە هەنگاوان بیگرێ دار بە خۆشحاڵی و ئەمە ئەم ساڵ هەنگاوانمانەیە 10 کیلۆ ئینتاج کردووە بەو ڕێگە زانستی کە فێر بووە ئەمە شتێکی زۆر باشە ئێمە بۆی کە بتوانێت کەسەکە شانە تۆزێک لای هەندێک کەس نامویە لەوانەیە و کەس بەکاری نێنێ ئەمە چییە بۆچی باش خۆی خۆراکی شەهانە چییە ئەمە لە هەنگەکانە لە سەری هەنگەکانە هەیە بە تایبەتی هەنگە کارکەرەکان لە غوتەی فەکی و بەرعومی هەیە لە سەری هەنگەکە کاتێک کە ئەوێ ئەو کرمە بەخێەوە کە ئەو هێلکەی کەیکا بە کرمە بێ بە هەنگێکی تەواو بەپێی ڕێژە بەپێی بڵێ نێرۆمیەکە یاخو کە شاکە ئەم خۆراکە ئەیاتێ ئەم طبعاً خۆی نسبەتێکی کەمە بەس ڕێگای تایبەتی هەیە ئەوەی بڵێن کە فێر بوون چۆن بە چی ڕێگای بتوانین ئەو بەرهەمە ئینتاجکە ڕێگای تایبەتی هەیە و شێوازی کەلوی تایبەتی خۆی بۆی داێن هەنگەکە چۆن مەلیکەکەی لێسێنن کە ئازانی مەلیکەی نەماوە هێلکەی بۆ نەقلەکەی بەخێوی ئەکە خۆی خۆراکی شەهانە چیە خۆراکی شەهانە مادەیەکی سپیە خۆراکێکی سپیە نەترشە نەتفتە ئەم ڕەنگە ئەم تامانەی هەموو تایە تیژە پرۆتین و ڤیتامین و خوێکان و کانزاکان هەمووی تایە بۆ عیلاجاتی زۆر لە ڕوو تەندروستیەوە کە بەکاردێ بۆ ئەوانەی کە زوعفی عامیان هەیە زوعفی عامیانی بێهێزن بەهێز دەکا پەستانی خوێن ڕێگەکاتەوە لە ئینسانە بۆ کەسانەی کە بە تایبەتی ئافرەت ناحەی مناڵبوون هێلکانیان زەعیفە پێی بەهێزە بێت ئەمانە کە ئیشی لەسەر کراون خۆمیشم لەسەر کردووە نەتیجەش یاوە ئەو خۆراکی شاهانەیە لەگەڵ هەنگوێنا تێکەڵەکرێ ئەتوانی بەکاری بێنی بیخۆ ڕغبەت ئێستا لە هەموو دنیا ڕغبەتێکی باشی لەسرە بە خۆشحاڵیشەوە لە لای خۆشمان ئێستا زۆر دکتۆر ئەعتیماد دەکاتە سەر ئەو شتانە کە بەکاری بێن بە تایبەتی خۆراکی شەهانە ساڵانی ڕابردوو لە هەنگەوانەکان گلەیەکی زۆریان هەبوو ژمارەی زۆر لە هەنگەکانیان ئەمردن ئەم ساڵ چۆنە بەڵێ خۆی فەوتان کە ئێمە باسیەکەن خۆی مشکلەکەمان چی ئێمە چونکە بە تایبەتی سنووری سلێمانی کە هاوسنوورین لەگەڵ وڵاتی ئێرانە لەلایەن کە هەنگوین قەدەغە کرا یاخو کە هەنگ قەدەغا کرێ ڕێگەی قاچاق ناژیرێ هەنگێکی زۆری نەخۆشێتە ناوە بۆ نمونە من سەرەکەی لە ناوچێکە هەنگم هەیە ئەگەر کەسێک هەنگێکی نەخۆش بێنێتە نزیکمەوە لە ڕێی هەنگەکە ئەگوازرێتەوە تر نەخۆشی ڤایرۆسی بێ یاخو بەکتری بێ یان ئافەی ترمانەی پێوترێ ڤاروە ئەوەش کە پندێکە حولەمە نەقلی ڤایرۆزەکە بە خۆشحاڵی و ئەم ساڵتوانی بڵم بە چاو ساڵی ڕابردۆ ئەو ئافاتەمان کەمترە ئەوژ زیاتر ئەکەوێتە سەر هوشیاری هەنگاوانەکان کە بتوانێت لە کاتی بینینی حاڵەتێکی نامۆ لە ناو هەنگەڵانەکەیە لە ناو هەنگەکانە کە حاڵەتێکە بێ زوو فریای بکەوێ عیلاجی بۆ بکە ئەم ساڵ تا ئێستا سپاس بەخوا ڕێژەی مردن کەمترە لە هەنگاوانەکە لە کۆتایی بەرنامەکە نزیک بوومەتەوە بچمە سەر بابەتیەوەی کە فستیڤاڵ سازەکەن ئەم ساڵ بۆ ئەوەی کەوتت بە ناسراوی ڕەچاوی باری دارایی کراوە ڕەچاوی ئەم ساڵ باری دارایی یەکرێک کە موچە نییە و موچە کەمە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن وەکو خۆت گوتت خۆت پێشتر پێت وتم کە بە پێی ستاندەری جیهانی هەموو کەسێک لە ساڵێکە 3 بۆ 5 کیلۆ هەنگوینی پێویستە کەم کەسەیە ئێستا و توانە دارایی هەبێت لە ئەگەر خێزانێکی 5 کەسی بێت ینی هەرێکیان 3 تا 5 کیلۆ بخۆن زۆرە بێ لەوانەیە ڕەچاوی ئەوەتان کردووە کە ئەمساڵ و بابەتە بێ و فستیڤال سازەکەن بەڵێ لە هەوڵدان لە کۆتایی ئەم مانگایە بتوانین کە فستیڤال سازکەین هەنگاوانەکانیش ئاگادار کراوەتەوە پێشتر ئەگەر کاتەکە دیاری کرا چەند کەس ئامادەیی هەیە
کە تۆ فیستیڤالێکەکەی ئەبێ بتوانانی بەلایانی کەم و لە 25 کەس کەمتر نەبێ. هەنگاوانیشمانی ئەم ساڵکە چونکە ئەوانەی کە بەرهەمیان هەیە حەزەکەن بەشدارمە یەک دووش بۆی بازاڵی تایبەت بۆ خۆی بدۆزێتەوە خەڵک زیاتر ڕاکێشێ بەلای خۆیان. بەڵێ ڕەچای ئەوەش کراوە کە پێشتر باس بکە بتوانانی سعرەکان کەمتر بکەیتەوە بۆ نمونەگەر کەسێک پاش هەنگوینیا بێ بە 6,000 ئەم بیا بە 40,000 بە 35,000 ڕەچای ئەوانە هەمی کراوە و ئاگاداریش کراونەتەوە. هەنگوینیش کە ئێمە باسیەکەین بۆ نمونە ئەو عادەدە بخوا خۆی هەنگوین بەداخەوە لای وڵاتی ئێمە خەڵک نەگەشتوتە ئەو وشیارە خۆی هەنگوین ئەوە نییە سامە زۆرجا کەسێک گەبینیاڵی سێرەکەی لە مەوسمی کە سەرمایە ئەڵێ 5 کیلو هەنگوینم کڕیەوە لەو 3 مانگا ئەیخوا بەڵام باقی ساڵک مانگەکانی تر هەنگوین ناخوا خۆی هەنگوین کە ئێماڵێ نەبێ بەکار بێ بۆ ڕۆژێک کەسێ بخوابێ ڕۆژانە بە بەردەوامی بخوێ بۆ نمونە ڕۆژی 15 خرام کەوچکێکی چێژیان و کەوچکێکی قاوە بکرێتە پەرداخی ئاو ئەمە کە باشتریانە بە بەردەوامی بیخۆ نەک من لە مانگێکا 2 مانگ بیخۆم و دەمانگەکەی تر نەیخۆ کەمخۆری بەردەوام بەڵێ بۆی زیاتر لە هە لەسەر فستیڤالەکان بۆ پەیداکردی بازار بۆ هەوڵتان نایوانی بەشی زۆری من ئێستا ئەو فستیڤالە کشت و کاڵی و بابەتەکانی دیکەکە دەکرێن من سەردانم کردوون تەنها خەڵکی ناوخۆی خۆمانن هەرێمی کوردستان هەندێک جاریش تەنها تا پارێزگای هەولێر دەچێت ئەگە لە سلێمانی بکرێتەوە کەمە بینم لە پارێزگای دهۆکەوە بێن بۆ فستیڤالێک لە پارێزگای سلێمانی بۆ هەوڵتان نایەوە ئێوە یەک بازرگان و وەبەرهێنەرەکان بێن بێخەنە ناو فستیڤالانەوە بۆ ئەوەی بەرهەمێکی زۆرترتان لێ بکردنەوە بنە بازارێکی بەردەوام بۆتان یان مارکێتە گەورەکە بۆ نمونەیسە مارکێتی کافور هەیە کە مارکێتێکی عالەمیە ئەوان بانگێش بکەن بۆ ئەوەی کە بەرهەمەکانتان بێ بە بەرهەمێکی جیهانی خەڵک گەشتیارەکانمان ئێستا بۆنە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە گەشتیارێکی زۆر دێتە سلێمانی وان لێ بکەن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار و کۆمپانیاکان ڕێبکەون کە بێگومانم یانی گەشتیارەکانش حەزیان لەو جۆرە فستیڤالانە هەیە بێن ناو فستیڤالە بەڵام ئەوان لانەیە نەزانەوە فستیڤاڵ خۆی دەست خۆش بە پرسیارێکی جوانێ سەما ساڵی ڕابردوو کە کۆنگرەی هەنگاوانانی عەرەب کرا لە هەولێر کرا ئەگەر جەنابەت ئاگادار بین ئەو هەنگاوانێکی زۆری خۆمان بەشداریکی ئەوە شتێکی باش و خەڵک زۆر هات کۆمپانیا بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان تورکیای تیا بوو کۆمپانیای ئیتاڵی تیا بوو کە بەشداری وەبزانام ساڵی ڕابردوو فستیڤالێکمان کرد هە لە سلێمانی پارکی ئازادی بوو بەس بۆچی بوو بۆ ئەوانەی من نەمبینی ینی هەر بە هەنگ بەنگوێی هەنگوین بوو نەمبینی کەسانی لەو شێوەیە بێ فستیڤاڵی هەنارە بینم بۆ نمونە لە هەڵەبجە نابینم ئەمانە بەس بۆچی ئەمانە بەس بۆ تۆ بۆ سنوورەکەی خۆتە بۆ نمونە ساگە تۆ کەسێک ئەگەر گەورەی بکەین کە بۆ نمونەوەی کە جەنابە باسێکە لەسەر ئاستی هەرێم بێ ئەو کاتە هەنگاوانەیە لە سنووری پارێزگای دۆگلانێ من نەیناسم ئەبێ و کاتە لە ڕێی ئەوانەوە ئەوان ناوەکانمان بنێ بۆ گەشتیارەکەش هەوڵوان ناوێستامە چەند شوێنێکی گەشتیاری هەیە ئەوانەی کە شوێنی سیاحین لەگەڵ خاوەنەکانی قسەمان کردووە و تومانە کۆشکی تایبەت دانێن تەنانەت چەند جارێک هەوڵمان ناوە لە تۆ فستیڤاڵی بۆ نمونە هەنگوینە بکەی ئێستا بڕیارتان ناوە کە بۆ نمونە لە مانگا بیکەن ئەگەر ینی بۆ نمونە ئەو گەشتیارە عەرەب بوو ئەوانەی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن بۆ ئەگەر لەگەڵ کۆمپانیاکان ڕێکەون ئەو گەشتیارانش بێن بۆ فستیڤاڵەکەم گەشتیارەکان پێیان خۆشە بێ هەم بازارێکی باش ئێمە ئەوەشمە ئیعلانیەکەین لە هەموو دەواازەکانی شار بۆ نمونەکەیە چەند دەواازێتە ناو سلێمانیەوە هەمووی لافیتەی تایبەت هەڵەواسترێ کە ئیعلانی بۆ ئەوکەی خەڵکەکە ئیبینی کە بێتە ناو بەزەوەی کە جەنابەت باسێکەکەی ئەبێت تعامل کە لەگەڵ گەشت و گوزارشتێکی باشترە بەڵانە ینی بۆ نمونە کۆمپانیاکان لە ڕێبەری گەشتەکەیە بزانێت کە ئەو ڕۆژە ئەوە هەیە لەگەڵ کۆمپانیاکانە کۆنتاکتت هەبێ ئەو لە ڕێبەرەکەی نووسێ سەردانی فستیڤاڵی هەنارەکەی ئەم بابەتانە بازار باشتر باشتر باز ئێستا بۆکو ئەم وەزعی کە وتمان باریدارای لە ناوخۆی خۆمانە هەیە ئێستا توانین بڵێن زیاتر بازار احتیمادی لەسەر ئەو گەشتیارە عەرەبانەی بە تایبەتی کێنە ناوخۆ بەس ئەمە نەبێتە دەرفەتێک نرخی گرام بکەن نەخێر ئەو خۆی کە تۆ ئەو پێشانگاکەیتەوە بە هەنگاوانەکاڵی ئێمە ناڵی حسابی باریداراییەکەی باشە زۆر بە کورتی کاتم نەماوە پێم بڵێیت لایەنە پەیوەندیدارەکان چۆن پشگیری هەنگاوانەکان بکەن بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمێکی باشی خۆماڵی و بازارێکی باشمان هەبێت بەڵێ لاەن پەیوەنددارەکان ئێمە بە دەرەجە یەکەم زیاتر بڵێن ئاساوش و پاسەوانی سون بۆی کە ڕێگە بگیرێت ناڵێن لە تەسەڵ ڕێگە ئەجێ لە هەموو کارێکی نایاساییکەیە تا بتوانین ڕێگری بکرێت لە هەنگوینی دەرەوەکەیە بە تایبەتی ئەوانەی کە لە ئێرانەوە دێن هەنگوینێکی باش نین دووهەم لەگەڵ ڕێگریکردن لە هەنگی دەرەوە بۆی کە بتوانین دووربین لە نەخۆشیەکان خاڵێکی تر ئاسانکاری ئێسامەوەکو لای خۆمان لاین پەیوەندیدار وەکو بەڕێوەبەراتی گشتی ئاسانکاریمان کردووە لە ڕیشیەوە لە ڕێی گواستنەوەی هەنگەکانەوە کەسێک گەرمیانی کوێستانەکە لە بۆ نمونە لە سلێمانەوەی بە بۆ گەرمیان فترێکتی گەرمیانی کوێستان دەست پێەکە کتابیان بۆکەن لە ڕێی پارێزگای سلێمانی ئەمە ئاسانکاریمان بۆ کردوون
زۆر سپاس بەڕێز دڵشاد محەممەد لە پسرایی هۆبەی هەنگ لە بەڕێوەبرایەتی کشت و کاڵی سلێمانی سپاس دەکەین بۆ تۆرە بەرنامە لەگەڵمان نبووی. وەک کۆتاتەوەرمان تەوەری سێهم بڕیار بوو قسە بکەین لەسەر ئەو بارودۆخی داراییە چۆن خێزان خۆی بگونجێنێ لەگەڵ دیا. پسپۆڕێکی ئابووری بڕیار بوو لەگەڵمان نابێ بەڕێز دکتۆر خالید حیدەر، بەڵام بەهۆی باری تەندروستیەوە نەیتوانی بەشدار بێ لەگەڵمان، بەڵام لە تەوەرەکانی دیکەی بەرنامەی ئەمڕۆ لە ڕۆژانی دیکەیە گرنگی بۆ بابەتە دەدەین. سپاسدانەکەی کە تاوکوێسە بینەرمان بوو، سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.